ظهريان بخير بن لم فيديو دا باسي شيل سكريبتين دكين لكورسا كتير دا باسي كوماندا كاني لينكس مان كرد وكوماندا بواني كوازور هبون لينكس دا بكار داتن لم فيديوش دا باسي شيل سكريبتين دكين ياخد باش سكريبت دكين بلين يقول جورا كاني شيل بريتي باش باي ديفولت باشا بجوري فيرجن كاش تنزوري ديكي تليش بابلين شيلش مان هي باشا سببين دەست نووسینی بڵێن چۆن بتوانین شەل سکرپت دروست بکەین و وەروها ڕۆنی بکەین و هەرێک لە شتانە با دەست پێ بکەین بەبێ تەرمینەڵ بکەینەوە سەرەتا کنترۆل ئۆڵت تی باشە بڵێن شۆرکەتە ئەوەی بیکەینەوە ئەتوانین هەلێرەدا با بڵێن لە بەشی ئێستا کراین وەرکینگ دیرەکتەرەکە چێنەرە بای دیفۆڵت هۆمە تانی لێوێن دەرس ئیش بکەین یاخۆ شتەکانمان لێرەدا بین من دێمە دیسکتۆپ نایمن حەز دەکەم دیسکتۆپ شتەکان دیار بەڕاستەخۆ کە فایلێک شتێکم لێ دیار بێت و بتانم بە ئاسانی بیکەمەوە بە تێکسس دەرەکەم یان شتێک لێ بکەم بۆیە دەمان دیسکتۆپ کاتە سیدی دەسکتاپ ئێستاتێنی دیسکتۆپ گەر بمانەوێ ئەوێن فایلێک دروست بکەین باشە بۆ نمونە فایلێک دروست دەکەن تەوان دەتوانین بە تەچ دروست بکەین دواتر بچینە ناوی هەرێک لە شتانە بەڵام دەتوانین بە چەندی ڕێگا دروست بکەی بچە ناوی و پرۆگرامەکە بنووسی و بیکێ ئەکسێکیوتیبل فایل و دواتر تەنڕانی بکەی بۆ شێوازە بەڵام بەنانۆ دەیکەم بۆنە بەنانە ڕاستەخۆ دروستی دەکەوت دەستە ناویشی و تێکس دەترێک با سەرەتا بەنانەیش بکەین بۆ نانۆ ناوی فایلێک دنووسم فایلێکەوە دەمێ دروستی بکەم بۆ ناوی دەنێم تەست باشە ئێستا ئینتەر بکەم چۆن ناوێ و بۆ شێوازە هەڵام شتم پیشان نادە لەبەرەوەی گوتمان دەبی خەزنێکی ڕاهداتی بکەی کنترۆل ئەو ئینجا بێ دەرێ و ئینجا ئەوە دەبێت ئەو بڵێن خەزن دەبێت بابین ئێستا بۆ نمونەش بابین شەل سکرپتێکی زۆر سادە بنووسین یەک لە کۆماندانێکا خیتمە ئەکۆ بوو لێرەشتانی ئەکۆ بەکاربینی لە بۆ تەواکردنی شتێک بۆ نمونە ئەکۆ hello world hello طبعاً لە دبل کوتیشن ویسی هاش دەبی بە ئەکۆ کەشکەکەین یەکەشکەش بەڵام دەن لە دبل کوتیشن بۆ نمونە hello world world هەمان دبل کوتیشن بۆ شێوازە ئێستا بێن سیڤی بکەین گوتمان کنترۆل ئەو لە پاشان ئینتەر کنترۆل ئەکس بێنە دەرەوە ئاشە ئێستا گەر بێت و بانجی ئەو فایلە بکەین باشە نەفایل تەمە لە بۆ بانکردنی فایلێک بە شێوازە بانجی بکەێت تاوەڕەنێکەی دۆت لە پاشان فۆرسلاش باشان ناوی فایلەکە مادەم ئەگەر لە هەمان دیرکتەری بی ئەگەنا پاتەکەی بەتەواوەت دەنووسی بەڵام مادەم لێرێتە ناو دۆ سلاش ناوەکەی دەنووسم کە تێستە فۆرسلاش ئێستا گەری بکەم دەمەشڵێت دەڵێ permission denied واتە permission دنی ئەتا بتانی ئەو فایلی ڕەنکەی ئەتا بتانی permissioni بدەینێ دەبی چ بکەین دەبی زۆری فایلەکەی بگۆڕین بکەین executable بەرە executable فایل نییە ئێستاگە بچینە ناوێ بزەبە دەشتانی کاوانی سیتمان تێدا خەزمەوە دووەکەوەکەی کاوەکەمان بەڵام executable فایل نییە ئەگەر بیکەینە executable فایلکە بتانین ڕانی بکەین و وەروها کۆماندەکانی بەڵێن شەڵ سکرپتی کاوانی سیتمان لەناو ئیش بکە بۆیە هەتا شتی جواب بکەم لە ڕێگەی چی بەکاردەهێنم کۆماندێک بەناوی chmod chmod وە لە پاشان +x واتە ئەو پەرمیشنی کاوەتی بیدێ لە پاشان x لە جۆرەکانی پەرمیشنە x واتە بیکە executable file executable وە لە پاشان ناوی فایلێکەوە دەتەوێ لە هەمان دیرکتەریە لێ ناوەکەی دەنووسم تەست بە شێوازەکە سەریکەین بۆی دەنووسم تەست ئێستا گەر بنووسم ئینتەر بکەم ئێستا پەرمیشنەکەی گۆڕی بەڵام ئێستاگە دووبارە بانجی فایلەکە بکەمەوە ./test زێری بکەین بزانە ئەوتا کۆنتێنتەکانی تەوە hello world بزانە هیچ جیاوازێش نەکرد یەکێن دڵ کۆتیشنە چیان بەبێ کۆتیشن بە ئاسانی هەر چیزێکەکەم نووسی هیچ فەرقیانە و هەرچیان بە هەمان شێوە تەبع بوون ئەمە بریتی بوو بە بڵێن یەکەمین شەل سکرپت پرۆگراممان بوو بە بڵێن شەل سکرپتمان بوو کاوانیسیمان بە شێوازە کەوا توانیمان بینوسین بەڵام خۆی لە ڕاستیکدا ئێستا ئەکستێشنەکەمان نەکردووە شەل سکرپت چکە شەل فایلی شەل سکرپت ئەکستێشنەکەی .sh دەتوانی بیکێ .sh یاخود نەشیکەی .sh تەنها بیکێ executable فایل دەتوانی بۆ شێوازە ڕەنیکە بەڵام خۆی وا باشترە بیکێ .sh باشە بەڵام لێرەندا لە نەکس بشکلێت نابێت توکەشە نابێت هەرچیان تانی ڕەنێکە میم executable فایلە تاوە هیچ بشکلێت نییە هەتانی ئەو شەل سکرپتێک کاوانیسیتە خۆی تێدەگەوت دەزانێت مۆزۆتیە بابێنەگەر شەل سکرپت دروستکەین تەنها ئەکسێشنەکەی دەکەین .sh شتەکانی دیکە بەعام هەمان شتە سە بنمونە نانۆ بنمونە شەل سکرپت بنووسم تەست shell .sh ینی ئەوە shell بن بنە echo
1 2 3 بزانە لێرانە لەبەرەوەی .sh دای تێشتەکانها ڕنگ دەبێت لەبەرەوەی سکرپتی شێڵە جوانتر دەبێت 1 2 3 هەرێک لەو شێوازە ئەگەر مێڕەنی کە بۆ بابن سەیڤی کەم بێمە دەرەوە بڵێن بێنە دەرەوە یەس ئێستا ببین بانجی بکەینەوە بەڵام بانجی کامی بکەین دەبی سەرتا بیکەم executable file ئێستا بۆم لەگەر ئەوەشیان بە هەمان شێوە ئەوەتەکە دروست بە لێرانە سەریکەین جەماعەت هەمزانە فەرقی هەیە ها نیشانەکەشی فەرقی هەیە لەبەر ئەکستێشنەکەی shell scriptە ها نیشانەی terminal کرایە ئەو شێوازە گەرناوەکەی بنووسین test shell.sh permissionەکەی deniedە بەڵام دەوێت chmod بەکاربینم chmod plus x ناوەکەی کە test shell.sh ئێستاکە بانجی کەمەوە ئەوتە یەک دوو سەیەکە تەواو بۆ شێوازە گەمە دووارە بچمەوە ناوی یان بۆنە بتمەوە ناو تەستەکەی فەرقیان نییە تێستەکەی دەچمە ناوی بەحتیاج دەستکاری دەکەم و بزانە بەڵام لێرە لەبەرەوەی shell script نییە بزانە ڕەنگەکان دیاری ناکە و شتەکان ئەوە نییە بۆیە .sh-ەکەی بکەیە shell و تاواتی shell script باشترە بەڵام هەردووشیان هیچ دەکەی زیشکیان نییە لە بە وشێکەوە بۆ منە ئیشەش پێ بکەیت جارێکایی بکەیت کاتەکەڕانی کرد ئەو ئیشەت دەتوانێت لە بۆ بکە لە بەرووی کردمانە بە executable file باش جەماعەت ببین بچین و ناو تێستەکەی هەواکەم لادا بەخامێتەوە تەنها تێستەکەم کردە .sh باشە ببین بچین و نانۆ .sh کە خۆشترە ڕەنگەکان بگۆڕێ بە جۆرەی شتێک کادنیسی کۆماندەکانی سینەکان فەرقی هەبێت باشە بتە actual shell script باشە یەک لە شتەکان کەوا پێویستە بینووسین با بڵێن لە ڤێژنە قەدیمەکان دەبا بە بانجی چ بکەیت دەبا بنووسی شیبانگ بکەیت شبانگ پێدەگوتە شبانگ طبعا ئەو هاشتاژ دەنووسی ئەوە شی لە پاشان نیشانەی سەسوڕمان ئەوە بانگی پێدەگوترێ بەیەکەوە دەبتە چی بەیەکەوە دەبتە شبانگ بەیەکەوە دووە دەبوو بە شبانگیان پێدەگوت و لە پاشان بە بڵێن چ دەنووسی دەمان نووسی بن باشە لە بەرەوەی بڵێن باشەکەمان کە ئەم جۆرە شێڵە زۆری باشە ديفولت باشە لێرەمان دەنووسی باشە بۆ تاوەکو چکە بانجی ئینتەرپرێتەر بکە بۆ هەر بانجی ئینتەرپرێتەر بکە کەوا لێرە کاکەوەرە ئەو شەڵ سکرپتەی ڕەنکە و بزانە کۆماندەکان لێر نووسرا بەڵام لە ڤێژنە نوێیەکان پێویست ناکەستەوە ڤێژن نوێ بگوان پێویستی پێ ناکە شتە بکەیت بکەینەکە هێز لە مەوزوع ناگۆڕە تەبنەوەگە پرۆگرامێک بنووسین بۆ بڵێت knowledge is power یان هەر شتێک لە شتانە بەکەی فخۆنیە وەکو مێسجە تەنها مێسجەکەی دەگۆڕ لە جاتی بڵێ نیە تا چەندەها ئەکە بکەی بەکەی فخۆت بۆ knowledge is power بزانە زۆر باشە لەوەی کردینە تەنگەکی گۆڕیە لەبەر تێکستە ئەو شوازە knowledge is power بزانین باشە شوازە ئێستا گەر بێت منە تاوە تەنچن ئیکۆیکەمان بێ دەتوانین بیکەین لێرەنا بەبێ مشکلە بەڵام لێرە نەگە هەندێک تێکستی دیکە بنووسین باشە بزانین چ ڕوودا بۆ منە هەندێک تێکستی ئاشوایی بێن سەیڤی بکەین بێنە دەرەوە و شێوازە بانجی ئەوکە بکەینەوە باشترشین دات لەبەرەوەی کردمە .sh کات ئەکستێشنەکەش دەبنووسم ئەگەر نەتکردێ پێویست ناکە بنووسی بەڵێ بزانێ ئیرۆڕەکە no such file or directory bad interpreter بن باش طبعا جەماعەت لێرە ئەگەر ئەو نەبی کرد بوو فۆرسلاشی دەی بکەی لە پێشی باشە سلاش دەی بکەی بەڵام لێرە نەش ئێستا گەڕانی کەم ئیرۆڕەشکەم پێدا دەڵێ یەک دوو سەیە هەڵەیە باشە بۆ ئێستاگە لادەم باش ئێستاگەر دووبارانی کەم ئێستێز مشکلێنێت کەشتانم لا ئیرۆڕەکانم زاکردەوە هەربان قەسبتم بە هەندی ئیرۆڕ مابێت بۆ شێوازە ئێستاگە بمونە ئەگەر تانە پرۆگرامێک بنووسم لە بۆچی ئەو کۆماندانەی کاوەخست بۆ خوێندمان وایانە باشە بەدەین بوونە بچین سکرپتەکەی گەمە بگۆڕین بچینەوە نانەوە لێرەنا بۆ منە پرۆگرامەکە چ بکە current working directory تەواکە ئێمە خیندەوەیانە ئەو کۆماندانە ئەگەر کۆماندانێکەوە باسم کردووە ژیرتی لە بە ئەو مێسجانە ببینێ یاخود نەبین احتیاجیە چ تەبعکاتن کات ئیکۆ بەکاردێن لە بۆ تەبعکردن دەمەوێ pwd لە بۆ current working directory چ بە هەبوو pwd پێ دەڵێ لە چەندەری وەروها دەمەوێ چ تەبعکاتن وەروها دەمەوێت ئەوە تەبعکاتن کەوا ئەمن
بابلين أو فايلاني كوالو working directory هي تال desktop ما نام working directory desktop قال desktop هي هي قالت الله زنوسم وكذا زانم الشكل desktop دكا طبعا أو فايلي كوا راني دكي أو shell script كوا test.sh كوا عملي كريت ما بنا نوعي لبرلنا لسه desktop يا لويا كوا تلستك كوا دهني لسه desktop يا وبي دبليو كش بابلين current working directory كلويا desktop اللي فايل اللي بندر لويا الشكل بس ديستوبيا باش شازة تقبلوا من قبل راني بكين قبلين باش شازة ياخذ توانم طبعا تاني زواني كي بون منها print من بلين print ياخذ توانم working directory باش شازة تاني بنيسين ياخذ ليراناش list of files باش اللي رانا كوا هيا داگر بيتو راني بكين وخزني كين سرتا Ctrl O باشن Enter Ctrl X استاق بابي انا لابدين بس دي زور قرب الغوا هابي عندك اللابدين انا وش يوزع بابين بانجي كين وا استاق بانجي كين دلتي working directory pwd list of file ls didn't work بزين لبس يشينا كرد زمان بزانين يراني يرا وزن بيكو نسيتم لي عليه تكدا استاكر ضمن نابي مشكلة هبي استاكر بين دري بنسينيو بانج جيم زانا pwd and ls اها ابير ماتو زمادو كوماندا بيوستي ناكا بنسم اكوي او بكم وزن بيوز ناكا اكيدم بيوز ناكا باشا كواتيتان بشو عزبي نسم استابل مناقب بنسين بارو تحقيق كينما زانين تباوا بزانا لان زمادو هلا كابو بيوزناك مادو كوماند بيوزناك بنسي تانا توان كاريكا تاني كوننا working directory باش اللي هاو خوي تبعي دا كردو يعني وكو ها بنسي بي دبليو دي ناك كوماند كالو كما اكشوال كوماند كي بكار بيني كون راستقينا كدا بيسكي بدني بنسي وش يعزم وروح ليراناش بونمونا دنسين list of files ماشي list of files وروها ls بابين وش هذا ls مالي ردانا list of files باش جماعة تاني بشو هذا بابين خزن ما كردو ساگر بيتو دوباره بانجي بكينوا وتلاقي working directory لهومي باكس ديسكتوب و list of files باكس test.sh كاتا او ستاف فايل اللي بهشوينك او شوينك بيضل working directory كو list of files بيضل لو شويني لو لسه ديسكتوب ياك ولا يديسكتوبم بيضل كادل باكس و فايل كتبنا test.sh كا خويتي اوشتان مو بشو هذا تاني هرچ كوماندي تكالي بكيش تتر اوكي بس هيك شتي بابين برمنا انا كوماندي اللي نافش خزن كده انا فاريبل دبي انا برمنا طبعا بس درش كني فاريبل ما نكردوا با باشنجر بين چون فاريبل دروز كان بيگمان دتوانين اونا بنوسين age ياخذ name برم name دنوسين ولا باشن اقدر بجماعات نانوسين وكو بروجرام لانجويج كان باش عايز بنوسين باكس بنو نعرف النيم اكسانا مثلا برنامج ياخذ مثلا باكس باش عايز نابي سبيس باش دبي سبيس ان لادي نيم دنوسي يكسانا راستو خذ لي باكس باشا اقدر بلاكاتي ان شاء الله يسكرني فاريبل باش عايز اما استوى variable كان بناي name بندرم your name is echo your اقمي طبعي كمو your name is دتوانم لدري ايرانا طبعي كمو دتوانم بشو عزب نسم بلام اقدر بك variable تعريف دكي بشو عزب نسي بيوز بنسيني dollar sign ناكا بلام كاتا كبانجي دكي وا كاتا تنرخكي طبعا بكي ايش تنرخكي رتيرم كيو دبي dollar sign نسي وانا dollar sign name نيفر باك كانيما يا باشا عايز نسي ياخذ دتواني هرنا دبل كوتيشن كا بنسي نيم ورجع اشتري شيء يا جماعه دتواني سي كي بالرانا اما لنا كوبيس كين طبعا جماعه تاني باشا عايز كوكو جافا سكريبت تمبلت ليترز تاني باشا عايز بنسي دولار ساين باشا نيوان دبل كيرلي بريس لنا كيرلي بريس نا اوكي
فبنستوعب مثلا هريك لما راسته النابت باش طبعا بين برمنا سيف بكين انتر باش بين دري طبعا انا بلعب دايما دي خبر والله بيدو ورا بانجي فايل كيف كنا بزنا دري your name is Bacchus ocean is Bacchus working directory هريك لواني طبعا كيف بزنا ببي مشكلة نوي وروها لبو ببو اوي كواشتك بكي كومنت بونمنا استاگر او بكم كومنت طبعا تبقى كارديني نشانه هاش باشا اگر ها بنستمو هلي باشا يرون بيدا يرون syntax اگر مه لاين كوتا سنجل كومنت بكم او ب هاشتاج استوى او لاين دبتا تاي لاين كتبتا كومنت استوى كومنت باش تمام او كومنت باش طبعا ما دام فيرجن نوي كان قلت اگر نيسن زود احتياجي زمان ليه تاني باش عزبي استا او كومنت ليه استا دو روبيت دريكاكا نيم هريك لوانا تعريف نكريات كنت نيم النيم باشل او باش عزك كدمانا كومنت كذا فيز ناكا بكاري بيني ما اللي رانش كمان نيم منيم أنا والله كانت توم بكاري بيني ما بما دري استاكا سيدي بكم زنا زمات شو از بانكا your name is 21 زنا اتي حساب لنا كردو لبري كردن با كومنت زمان سببين بونمنا أريد لما لادين باش زمات وروها تبكين تبرنامج تسكين باشا تبرنامج من كنترول كي كنترول كي تاني ناس تخوي بكي paste justify replace باش زمات طبعا replace توم بكاردي ده like control slash بين control slash column number into line number ولا 1 زين باشا وشو هذا ببین پروگرامێک بنووسین ئێستاکە گرنگ نیکەشنە دەبانێت پروگرامێک بنووسین کە دەتوانم لە جاتی تەمانات ئێستا من تێکستەری نانۆ بەکاردێنم بە تەرمینەڵی کاشێکەوە هەیە بەڵام دەتوان هەر تێکس ئێتەرێک هەبێ بەکاربین بەکەی فخۆم باش زەمان مثلا تێکس مثلا VS Code مثلا Sublime Text Notepad Atom هەرێک لە شتانەتانی بەکاربینی بەکەی فخۆت باش زەمان و دواتر تەنها لە بۆبانکردنەوەکەی پێویستت بە تێرمینەڵی ئەگەنا زۆر احتیاجی یاساییە بەر تێکسەرێکی بکەین ئێستا جارێ بە هەندێک بەنانۆ بەکاربێن دواتر تێکسەرەکەمان دەگۆڕین بۆی ئەنڤایرمنتەکەمانژەکەمان کەمەک جوانتر و خۆشتر بێت بابین ئێستا بۆ نمونە دێن شەڵ سکرپتێک دروست دەکەین کەوا بۆ نمونە داوای لیزر بکە بۆنە فۆڵدەرێک دروستکە ئەو ناوی کەوا دەینووسین وەروەها هەرێک لە شتی تێکانی تر بکە فۆڵدەرێک ڕشکاتەوە فۆڵدەرێک دروستکە یانە لە شتانە بۆ دەتوانم بڵێم چی لەبەرەی فۆڵدەرێک ڕشکاتەوە زۆر ئاسانە RM لە پاشە نای فۆڵدەرەکە نای فایلەکەی بوونە ئێستا من دەمێ فایل بێت باش چکە RM لەو فایلی ببێن لە پاشە نای فۆڵدەرەکەی مەسەلا من لێرە فایلێک دروست دەکەم با سەرەتا فایلێک دروستکەین تانی بۆ منە سەرەتا فایل دروستکەین چۆن فایل دروست دەکەین زەمان تاچ دەتوانم تاچی F1 فێکی بکەم یان FF یان فلاور بکەم دەتوانم هەمان ئەم فلاوەرەی دواتر بڵێن ڕەشکەمەوە چۆن دەیکەم مثلا RM flower وایانە ئێستا گەڕانکەم بێگومان دروست دەکە فلاوەر لە دەسکتۆپ دواتر ڕەش دەکاتەوە باشە بەڵام من ئەوم نایە بە شێوازە بە شێستاتیم بە شێ یاناوی بکەم لێ پێویستم بە سین دەبێت با بڵێن پێویستم بە ڕیدی ئینپوت دەبێت لەلایەن یوزەرەوە یوزەر خۆ بتوانێت شتێک داخل بکە واتە لە ترمینەڵ کە بانجی دەکەی باشە با بین سەرەتا باسی ڤایربڵ بکەین وەی تێبگەین لە کۆنسێپتەکەی لێرکە لێرە بەکاردێنین سەرەتا بڵێن چۆن ڕێت دەکەین مثلا ما گوتمان ئەگەر نەیمان هەبێت مثلا نێم یەکسانە بە بێکەس وایانە دواتر ئەکۆی بێکەسی دەکەمێ ئەیجارێک لە شتانە بەڵام ناوێت بە ستاتی کۆن دێ بەدانێمی وا بڵێن لەڕێگەی ئینپوت یوزەرەوە لەڕێگەی کۆماندی ڕێت ئەو شتێ دەکەین بۆ نمونە من دەمەوێت چی بکەم بۆ منە echo enter your name باشە echo enter your name لە پاشان دەڵێم چی ڕێدی دەکەم باش لەڕێی کۆماندی ڕێت لە پاشان ڤایربڵێک مثلا ڤایربڵی نای دەدەنێم name باشە ئێستا لێبڵێک دەڵێ ناوەکەت بنووسە دواتر ڕێدی نێمی دەکەواتە داوا لێ دەکەن نرخێک بنووسی لێرەش مانم پێداوا دەڵێم ناوت بنووسە وەکو پرامتم کردە باشە و لە پاشان دەمێت تەڵێکەمەوە echo your name is لە پاشان دەبیت بکەم $sign ئەزە نەیمەکە
ئەگەر من جەماعەت لەبیر مەکەن کاتێک کە variable initialize دەکەی چڕیت بێ یاخود خۆت نرخی دەدەیە ئاگادار بە دەبی چ بکەی دەبی دۆلار ساینی لە پێش نانووسی یان کاتێک ئەساین دەکەی یان initialize دەکەی پێویست بە دۆلار ساینی بەڵام کاتێک کە ڕێتێری نرخەکەی دەکەوێت پێویستە دۆلار ساین بنووسی لەبیر نەکەی ئەگەر جەماعەت ئێستا داوای لێ دەکەوت تەبعی دەکاتن و بەو شێوازە بەبێ هیچ مشکلێ باشە ئێستاکە بۆ منە بێت و ڕەنی بکەین دەبێن بێنە دەرەوە بانج بکەینەوە زانێت enter your name بۆ منەکە بنووسم Bacchus your name is Bacchus باشە بە شێوازە ببینەوە بۆ بچین بۆ نانۆ بەڵام ئەمە ئەگە سێری بکەی ینی شتێک زۆر ئاسانتر هەیە لەوەی لەجاتەوەی سەرەتا لای بڵێک بنووسی ناوەکەت بنووسە اینجا دواتر بژڕیت نەیمی بکە دواتر تەبعیکوە ئەو طبعا خۆت بەداوەتی خۆی یەکەم و دواتان بکەمە یەک خۆتوە جەماعەت چۆن ئەم شتە دەکرێت طبعا بۆی پێتان بدەم کە پێدا بڵێم کەەوە هەردوو هەمان ئیش دەکەن دەتانی چ بکەیت تانی لەجاتەوەی سێ لاینە بکەمە دوو لاین چۆن باڵێن لاینی یەکەم و دوم بکەمە یەک چۆن تاوان لێر هەلێرە بنووسم لە پاشە خۆی لێرانە دەڵێم ئینتەرنێوانەتان ڕاستەخۆ بێگڵانی بکەم بنووسم ڕید باشەش دەڕگەی ئۆپشنی -p ڕید -p باشە ڕید -p مەسام لە بۆ ئەیج دەکەم باش دەمان ئەیج -p دواتر ئەفم -p ینی پرام دەنووسم بمە enter your طبعا بۆ شێوازە بنووسین enter your age زەمات باشە ناوێکی بدێ کەواتە ئێستا پرامتی چ دەکەم enter your age بکە و ئەو کە شتێک دواتر داوا لێ چاوەڕێ یوزەر دەکە کاو شتێک بنووسی age ئەو تەنها فەرقەکەی ئەوەیە لە تاتی بە دوو لاین سەرتا برێ enter your name اینجا ڕێدی نەیمی بکەی زۆ کات لە خۆت دەگەڕێنەوە بێگ لە شەکەی دەکەی ئاسانتر ڕێدی دەنووسی -p ئۆپشنەکە ینی پرام دەکەم enter your age پرام وەکو لێبڵێک شتێکە پێی دەڵێم کاوە شتە بنووسە ئینتەرنێک و باکسێک enter your age ئەیجەکە ئەو variable توانە بەکاری بنەوە تا نووسی A باشە بەڵام بامانە دار بێت لە پاشان دەتوانین تەواو وەکو پێشتر دڵ خۆ تەبعی دەکەی چی لێ دەکەی لێکە بەکاری دێنیەوە لە جێشکە یان دەکەی condition دواتر باسیوانش دەکەین مثلا your یان خود you are age باشە variable age بانج دەکەم وەکو $sign years old باشە بە شێوازە و ئەوەشیان هیچ پێویست ناکە لێرە نەبێت دەتوانم ببین کاتی بکەین زەمات Ctrl K لێرەنە ببین پێستی بکەین باش یەکە ڕەش بۆ باشە ئەو شێوازە ئێستا کە سەیری بکەین هەردووکیان هەمان ئیشم لۆ دەکەن باشە دەڵام بە دوو شێوەی جیاواز ئێستا گەر بێنە دەرەوە ڕەنی بکەین و خەزنی بکەین enter your name وەرە Bacchus ئەیجەکە وەرمە شێوازە کاتە you are 44 years old your name is enter age بەو شێوازە هیچ مشکلەی نەبوو your age باشە بە شێوازە بزانە بێ کەسەکەی تەواو باش کامی ئاسانتر بێگەمەوەی دوم کەواتە باوەی بگۆڕین بکەینەوەی تا بکەینەوەی دوم چ دەکەین پێویستان بۆ ئەکەین یانە جەماعەت کەواتە لێرە نەتوانم Ctrl K لێرانە ڕیدی -p وەرپاشان ئەو مێسجەی کەوا دەمێ بینوسم پێیستیکەین کەواتە -p پێویستم بە ئەکەین یا گەدار بم جەماعەت وەنەزم بۆ هاتووە تا -p your name is enter your name با بڵێن enter your name چیم کردووە enter your بۆ بێتم شادم کەەوە ئیش دەکە هەمان شت دەکە بە بین ڕەنی بکەین your name is Bacchus ئەیجەکە بە شێوازە خۆ دەتوانی چ بکەیت دوانی دواتر هەردووچیان لە خوارێ ئەو بکەیت لە خوارێ باشە پێش جەماعەت تانی ئیکۆیەکەی یەکێکۆی بکەی بۆ منە your name is name و you are only years old نەک هەرێکە و بەتەنێ بۆ شێوازش دەبێت ئەم بۆ شێوازتان شتی چوا بکەیت ببینە بگەڕێنەوە سەر ئەوەی ئێستا بادەم ئینپوت باڵێن یوزەر ئینپوت ماکەین جەماعەت دەتوانین چ بکەین توانی بابین شتێکی دروستکەین کەوا یوزەر بتوانێت
کۆماندەکان بەکاربێنێ بە جۆرەی وات ئینتراکتیڤ بێ. ببین سەرەتا دروستکردنی هەندە فایل بۆ نمونە دەڵێم enter ئیکۆیەک دەکەم با خودت ڕید دەکەم پێویستم بە ڕێدی -p دان پێویست بە ئیکۆ نییە مادەم ڕیدی ڤایرەبڵەکەی دەکەم ڕاستەخۆت بە لە ڕیدەکەی ئیکۆیەکەی دەکەم ڕاستەخۆ دوو بێکەوە تازە فێری بووین گوت تازە سوودی هەیە سەر دەبینی چەند کات و ئاسان دەگەیشتەکە من enter the file to create تاوانتانی زیاتر لێک فایل باشە ئەو زیاتر باز دەکەم تۆم توانی شەشوا بکەین هەر ئێستاکە پاشەوەی طبعا وتسعيني زيادة الليك variable enter the file to create باش زمان باش هذا فايلي كود درست كي بولمنا نادي دنيم f1 وفايل يكم باش زمان و variable كم نعمل f1 لا f1 خزن دبي دواتر بما درست كم درجة كومانديشن فايل درست كان درجة touch كواد touch يستكم دمه touch f1 يبكم بلام دنسم f1 نخير تكو نايفا ناوكي مجري يوزر كود نفسي کاتەکە گانجی دەکەمەوە گوتمان دەبی چ بکەین دەبنووسین F1 ینی دۆلاری لە پێش بنووسین دۆلار باشە بەڵام کاتێک لە وەختێک بکەن $2 باش ئەمە و شازە فایل تانی دروستکەین و بەکاری بێنین ئەگەر بمانەوێ read -p دەکەین ئەو جارە بۆ نمونە enter a folder to create باش جماعت فولدر دروستکە بۆ نمونە دەنێم فولدر لە پاشان چ دەکەم چۆن فۆلدەر دروست دەکەم لە ڕێگەی کۆماندی mkdir کاتە mkdir چ دەکەم ئەو ڤایرەبڵی کەوا لێرە بەکاردێنمەوە جەماعەت کاتە mkdir فۆلدەر و لە پاشان دێم چ دەکەم ئۆتۆ شتێکەش بکەم کاتە فایل دروست بوو فۆلدەر دروست بوو باشە دەتوانم ئەوە بکەم با بڵێن remove kata -p enter the file enter a file to delete باشه زمان نام ندايتي كاتا file مثلا delete كاتا fd file to delete پاشان چۆن فایلەکە دەکەینەوە rm ناوی فایلەکەی کەواتە $fd بۆ شێوازە دەتوانین وشە بکەین ئێستاکە بۆ نمونە بەڵێن بینە دەرێ لێرانە کەواتە کۆن سەیڤی بکەین enter x زەمانە گەنەوەی لا بدەین بانجی فایلەکە بکەینەوە ئێستا دەڵێ enter file to create ناوی فایلەکە بۆ نمونە دەنووسین چی مثلا بە هەر f1 بێت f1 نووسی بزانە ڕاستەخۆ دروست بوو enter a folder to create بۆ نمونە folder یاخۆت box باشە فۆلدەرەکە ناوی box بی box ئەوە دروست بزانە فۆلدەرەکە دەبینین زەمان ڕاست دروست دەبی چەند ئینتراکتیڤە ئەوەی کاتی ڕەشکێ بۆ من f1 دروست کرد بەڵام دەبێ ڕەشی کەمەوە کاتە بنووسم f1 زانە ڕەش کراوە ئەو لێ هەناشیرنەوە پرامتە لەورە لەبیرم کرد سپیس و بەڵێن کۆڵەمی بدەن ئەرجەما بزانە دەم بۆ شێوازە دەمان زانین چ بکەین ئەو زۆر جوانی بکەین توانی وی لێ بکەین لیستێکی وەگری ئێستا ئەگەر مەڵتیپل فایل دروستکەین مەڵتی فایل ڕەشکەینەوە ئەم تەنها مەڵتیپل دروستکردنی فایلەکەی دەکەم چەندی ڤایرەبڵ بێ وەنە f2 هەرێک لەوانە بە f2 بێت دوو فایل تان زیاتریش بکەی بخۆت کاتە لە تەچ دەکەی f1 و f2 دەکەی بەکارهێنینەوە لێرانەش فۆلدەرەکە دروست دەکەی بەڵام دەمێت چ بکەم من سەرەتا فۆلدەرەکە دروستکەم دواتر لەناو شتێکی ئینتراکتیڤتر دروست دەکەم جەماعەت لێرانە ببین ئەوەندە سڵێکت بکەین کۆنتڕۆڵ k کەتی بکەین ماکێشنی ببین لێرانە لەوانەیە سەرەتا ئەوە دابنین کەواتە ببین لێرە پێشتی بکەین وەروەها ئەم فۆلدەرە باش جەماعەت ئەوە بین تان ڕێکمان خست باشە سەرەتا با فۆلدەرەکە دروستکەوەتر فایلەکان بەڵام دەمەوێت چ بکەم ئەو فایلەکان کەوا دروست دەکەم ڕاستەخۆ بزانە ئەو فۆلدەری کەوا لێرەیە کەواتە هەر فۆلدەرێکی ناوەکی کەوا دروست دەکەوە چۆن شتە دەکەم ئەتوانم بڵێم فۆلدەر سلاش و شێوازە ئەوەشیان هەردوو فایلەکە بزانە ئەو فۆلدەرەی
دانم بۆ شێوازش چوا بکەم وەروە ئەوەی کەوا ڕەشی دەکاتەوە لە چێن دەرە طبعاً ئینتر فایل دڵی دەمێ ئەو فایلێکەوە بزەوت ڕەشی دەکاتەوە هەر لەنا ئەو فۆڵدەرەی بیکەوە لێرە یەک لە دوو فایلێ کەواتە دەتوانم بڵێم چێش لێرەشتان فۆڵدەر بەکاربێنمەوە طبعاً بەجێ لەو شتێکەوە دێ پرۆپەسێکەوە هایتت بۆ لەم شتی چوا دروست دەکەم هەروە خۆشی بە شێوازەتەکە بێت و بۆ منە سیڤی بکەین و ڕەنی بکەین enter a folder to create بۆ منە a box to یاخود hello ئەو بەناوی hello باشە و hello لێرە هەیەت باشە ئەگەر بیکەینەوە طبعاً hello هیچ جەماعی سێدانیە وایانە هەر با ئەوە لێرە دیار بێت بێ مشکلی لە هەردووچیان با دیار بن ئەو فایلێکەوە دروستکە بۆ منە فایل A B دوو فایلم دیاری کرد بۆ A B دان A B ڕاست دروست لێوێندەر ئەو کاتە ڕەشکێ بۆن دەبی ڕەشکەمەوە تەنها B بی میوسی بی ڕاست بۆ بزانە زەماتەنە چێکی بۆشتان تەنجان شتێککە بکەی ئینتراکتیوی بکەیت تەنیوەلەکەی بە کۆمەڵک بی تەنی بیکەی لوپ چەندین تەنلۆژیشی لە زیادکەی تان چەکەی ئەگەر فایل بوو ڕژ نکاتەوە گە فۆلدەر بۆ ڕژ کاتەوە فۆلدەر ڕژ نکاتەوە فایل بۆ ڕژ کاتەوە ئەخدا کۆنتێنتێدا بوو ڕژ نکاتەوە کۆنتێدا ڕژ کاتەوە چەندین شتی واتە فایل ئەتۆمێشن بە شەڵ سکریپتینگ دەکرێت تەنیشتی چوا دروستکەی وتەناشتێک زۆر سادەیە کامە لێرە هاتین دروستمان کرد طبعاً شتێکی تر دەمێتەنها یەکشتی تر دەکەم جەماعەت باشە وازەوە دەین تەنها دەمێتینە سەر مۆزۆی زیاتر بڵێن ماثماتیکال ئۆپرەیتەر و لاجیک و شتانە بەڵام بازارێ یەکشتی تر دەمەوێت لێرە کۆنتێنتیشی بدەمێت ئەو فایلانێکەوە دروستی دەکا کۆنتێنتیش بدەمێ هەلێرانە کۆنتێک یوزەرەکە خۆی دیاریکە بۆ ڕێدی دەکەم ڕێدی -p enter a content to put into the files باش جماعت الپاشان بۆ کۆنتێنتەکە ناوی دەنێم ئەوە content وەلێرانەش وتمان نەبیرم کرد ئەوە بidەنێ بە شوازە بدانە دەمەوێت کۆنتێنتی بخوێنە کۆنتێنتی لێر دەنووسی ویزەرەکەش دەچنی بۆ نووسی hello war یان hey what's up بستەنا ئەو دوو فایلی کا دروست دەکرێت باش جەماعت چۆن شتێکی وا بکەم چ دەکەم هەتا شتێکی وا بەکاربینم جەماعەت دەتانم بڵێم دەتوانم بنووسم چی دەتانم لێرانە لە بۆ خستنە ناو ئەوی بە شێوازە دەنووسم ئەکۆ ئەو کۆنتێنتی دەکەم باشە کۆنتێنت ئەکۆ کۆنتێنتی دەکەم بیستە کۆنتێنتەکە تەبع دەبی پرند دەبی بەڵام کە پرند بوو واتە کۆنتێنتەکەم هیناوە بە ناشکە وەکو وایە نرخەکەی کۆنتێنتم هیناوە کا یوزەرەکە نووسیوتر دەمەوێت بێخمە ناوێ ئاگە دەربەنە دەتوانم ئۆڤڕای دیکەم بەڵام نامێ ئۆڤڕای دیکەم دەمەوێت ڕات بێخمە ناوێ بێخۆ ناو چ ناو بڵین ئەو فایلانە کاتە فایلەکان ناوێن چ بوو یەکەمیان بە ناوی F1 جەماعەت وەکو لێرە دیاری دەکەین کە فایلەکان دروست دەکەی دومیشان بە ناوی F2 ئەجاتر یەک فایل دەبیانە ببێت تاقیم نەکردو بەڵام یەک فایل ئەکید دەبێت بۆ شێوازە ئێستا کۆنتێنتەکەش شتە کاتێ ئەگە بڕونە خەزنی بکەین و بینێت دەرەوە و بە شێوازە ئەگە لێرە ئەولا بدەین جەماعەت پێویستان بۆی نییە ئەمە شتان زیاتر لە خۆش دەکەین گەناشتی زۆر زەخمتیان پێ بکەیت بە شێوازەتە فۆڵدەرێک دەرێت دروستکە بۆ نمونە فۆڵدەر ناویشم لەوە نایە فۆڵدەر زەمانە فۆڵدەر دروست بوو بچینە فۆڵدەری شتەکان ببینین لە ڕەن تایم زانین چڕوتدا دەرێت enter a file to create فایلەنێکان دانیشتەکە بۆ منە j یان flower hey ئەو دوو فایلەوە منە ئەو کۆنتێنتی کەواتەوە بخێنە باش جەماعەت بەبین بۆ منە کۆنتێنتی کەواتەوە ئەو غەرەت نووسە سپێڵ مشکل نییە مەسەن دەمێ هەردووچیان ئەوەی بستە ناوێ hello world بەڵێن hello 1 2 3 بەزانین دەستە ناویانە دلیتی کە یەکەچیان بۆ منە گرانە کەم بزانین تێدایانە جەماعەت کۆنتێنتێکەوە دەمەویست کۆنتێنتەکە نەسوونە بزانم یەک فایلی بنووسی بزەبت باشە لەبەر دوو نووسی یەک دەنووسی دەستانە هیچ مشکلی نییە ئەوێ ڕەشکەینەوە هیچ مشکلی نییە بۆنە فلاوەر دەمێ ڕەشکەمەوە جەماعەت بزانین ڕەش بووە بە شێوازەوە لەبوو بەبین جەماعەت
چی دەکەم ئێستاکە واز تێکسی تری بینم بەمێ بە سەبڵایمی بکەمەوە باشە با بینەمانەش لا بدەین مانەخیانکەینەوە کەمێک ئەنجام مادەم لە ڕاهاتم ڕاستە خۆی بەکاردەرمی بەکاردەین مثلەن flower وەروەها remove dir hello box و folder ڕژ نامرە لە ئمتینینە گوتمانە گەری بەتار نەبوو شتیان تێدا و ناوتانی بە RMDIR ڕشکێگە ڕۆتاڵنەوە لێ RM ئەو شتنی بنووسی مەسەلە -R ئێستاکە دەبی لە بۆ ڕەش بکاتەوە جەماعەت ئەویان کامی RM cannot remove box لێ box هەر بوونی نییە لێ لێ ڕێنتانێ بکە باشە گەن ئێستاویتکان ئەو تەبزانە ڕشکردەوەی ببێ مشکیلە باش جەماعەت خانیکەینەوە ئێستا هەر لەستی ئیجاز ئەو فایلی دەکەین جەماعەت با بین چی بکەین دینە سەر بەشی بڵێن sublime text لە sublime text با بکەینەوە لێرە نەردەین فایل شتەکانمان دەکەینەوە جەماعەت بۆ منە ئەو فۆڵدەرە دێم ئاد دەکەم فایل لێردا دەنێم فایل دەکەمەوە جەماعەت هیچ کێشەیەکی نییە باش جەماعەت ئەوە شێوازە دێم لە لای ئەوە دەکەمەوە لە لایش با تێرمیناڵ ببێتەوە ڕاستە خۆی شەکان مامەستەڵی بکەین و گۆشتیان زیاتر هەیە ماتماتیکەڵ و کندیشن و فۆر لوپ و ئەو بابەتانە باز دەکەم وەستە خۆ بڵێن ئیشەکان بکەین بە سەریعی لێرە بەس بانجی دەکەمەوە مەسەلەن باشە یان شتێکەوە دەمەوێ بینوسم بە شێوازە دەینوسین و بەبێ مشکلە باش جەماعەت شێوازە ببینەوە لە لابدەیشمان بوانە نییە وەرە خۆش دیش دەکرێت لە بۆ ڕشکردنەوەکە یا خۆتوانی تێکستەری دیبای دیفاڵ بەکاربینێویش هەیبینێت مشکلی نییە باش دەوان زەمان ئێک لە شتە بەستانێکەوە باسم کرد ئەوڵێن لە بیرم کرد باسیکەم کاتێک ئێمە پیدەوەڵیدیم بەکارهێنا گوتم بە شێواز دەنووسی تەبعی دەکەم مشکلی نییە باشە بەڵام ئەگەر لەناو ئیکۆی بەکارهێنا گوتمان هیچ ناکە و خۆی تەبعی دەکات ئەگە بتێ وەکو کۆمان تەبعیکە بە ئیکۆش ئیش بکاتن ئەو کات تەنها چ دەکەی دۆلاری بەکاردێنی هەر کۆماندێشتیکە مشکلی نابیستە بە تاقیکەینەوە باشە ناخۆ لەنێوان دەبڵ کوتیشن باها تاقیکەینەوە لێرە ناش بە بێن بانجی بکەین بانجی چۆن بانجی دەکەین بە شێوازە ناوەکەی تر test dot sh if you do that ئیشی نزی ئیشپیان نەدەبزانە زەماعەت چۆن دەبی لەنێوان دەبڵ کوتیشن بی خەڵە نەبم ئێستا یاخود مێژچێک دەگەری بنووسی تاقیکەینەوە زانیت چیە مەوزوع زەماعەت کاتە قسەکەم تەواو بوو شێواز دێژ ناکە بەڵێن ئەکۆ بێژ ناکەوانەکانە ئیکۆ بنووسێ و خۆی دانووسیتەوە باش زەماعەت نابێت ئەو تێبینێک بڵێ خۆنووسی بەڵام ئەو شێوازە نییە کەواتە بۆ تاکیدکردنەوە ئابزان بە شێوازی دەکەنە بەڵێ بە شێژ ناکە کەواتە ئەو قسەی کاو کردمان تەواو بوو ببێ مشکلە باش زەماعەت ئەوە بۆ شێوازە توانیمان ئۆکێ شتێش بۆ نمونە ئەگەر کاتی کە ڕێدمان دەکرد بۆ نمونە ئەم دەمەوێت کۆمەڵە ژمارەك دەمەوێت ڕێ بکەم ویانە جەماعەت ئەوە چ دەکەم بۆ دەنووسم N1 N2 N3 یاخود وەروها ئەگەر بە پرامتیش بکەم جوانترەوەیانە جەماعەت بەبێ پرامتیش دەبێ بەڵام هیچ مانای نییە گابرە تێناگەم بۆنە enter 3 numbers باش جەماعەت و لێراندا ونە echo هەرچی ژمارە بکەم باش جەماعەت تام چ بکەم تانە بنووسم echo بە شێوازە بڕونە ئەفۆندەمان نم مثلا n1 پاشان بڕونە سپیسێک n2 وەروها سپیسیشی تر n3 وایانە جەماعەت تەنین لەوانێ سپیسی بدێ یاخۆ دۆتی بدێ کۆڵمان هەرێ ڕۆشتانەکەوە بۆ شێوازێکەوە خۆت دەتەوێت تانی تەبعیکەی بڕونە بۆ شێوازە بێت چەندی ڤایرەبڵ دیکە تانی بێکەوە داخلیکەی و تەبعیکەیە شێوازەکە بێتەوە بانجی بکەینە بزانە 3 numbers 1 2 3 ئێستا هەرێک لەو 1 2 3 تەبع کردەوە جەماعەت باشە بە شێواز تەبع کرد بزانم شتێ ئەگەرمانی بچیتە لاینێکی نوێ ئێستا ئەگەر بێگومان ئیکۆی بکەم لە لاینێکی نوێ باشە ئەو دەتە لاینێکی نوێ وایانە وەرنە ئێن2ەکەی لێرە تەبعکەم ئێن3کەش لێرە تەبع لە ئیکۆیشکە ئەنی بە سێ ئیکۆی یەکەم لە بۆ ئینێک دووەم لە بۆ ئێن2 سێم لە بۆ ئێن3 لاینێکی نوێ وایانە بەڵام بزانم ئەگەر بەبێ شتێکی ئەوها ئەو شتێ بکەم کۆتێشم بەکارە مشکلەوان نییە بەم ئێنوەم بکەم دواتر بستە لاینێکی نوێ چۆن شتە بکەم بزان ماینەس ئێن ئەگەر غەرەت دەم ماینەس ئێن دەنووسین لە پاشان ماینەس ئێنێکی تر بزن بە شێوازە دەکرێت هەڵ نەبم بە تاقیکەینەوە چاڵە هیچ زەهر ناکەین
ابين سيف بكين درنا قدربا سيف بك قدربا يعني فايل سيف ياخذ كنترول اس بسرعي شكيبك سيف بك قدر عند بانجي بكين بزن سنم يك دو سي نخير ماينس ان نيا بالكو طبعا عندك بتلاقي شنو ماينس ان نيا بالكو تسنتبه كاربيني باك سلاش ان اكو برايمري لانجويج كاين ديكا ما نسيب بسش بشو زيهم باك سلاش ان يعني زور بيان تاني بكاري مثل أنا شنو بلام دبي تبكي أوبشنش بوزاد كي باش أكوي بنا ماينس إي باشا لبوش تكي أصلا كم دتانو تبكي هم يبي منه دبل كوتيشني هلا دبل كوتيشني قلت ما تاني بكاري بينين variable طبعا كاتا ماينس إي ولا باشا نسي تمام يصيرتا variable يكم لاين يكم طبعا كاتا n1 دنسم ولا باشا لاين شنو كاتا باك سلاش n باش أقدر بفور سلاش نا باك سلاش باشا اینجا variable دوم and do dollar sign اینجا line چینه backslash n اینجا variable same and 3 باش تمام باش یازم دیگه بیتو بمنا بانجی کموا variable کم بنوسم یک دو سه تو line چی نوع هر یک لانه تو با line چینه و به هیچ مشکلی زمان باش ما سپیس مدتی له هر یک لانه چی سپیس اگر همون بالضبط لمان ببینین justify بی يعني باش يعزل بكاري بين يك دو سي زعما هو همان ريزو بالضبط لهمان بتشني طبعا بو واش يعزل تواني ماينس يزاد دكايو ورا باك سلاشين ثاني بوي بتواني بتشيا بلاين شنو استاش ديم باسي اري دكاين سمعت فاربل مزاني تون دوش دكاي انشالايز دكاي تون طبعي دكاي وتون فايل فولدر كان دوش دكاي لرجي لين شيل سكريبت 2 بكي انتراكتيف هذا لشتانا استدين باسي اري دكاين تون اري دروس كاين زان دا بين استاكا من رايك دوسكن باش زمان لو تشكرين رأي مثلا و كمان تيجي بنسين ريز باشا أري بتون نسين برنا ناي أري كي ناي اللي دنا برنا لو جماري مجموعة جمارة شي numbers باشا يكسانا با ولا باشا كوانا باشا كوانا احتيادي إذا إلمنتا كان والنواني إلمنتا كان لذاتي كوماي بدي وكو زول programming language كان وكو تيدا دي سبيس بونمنا مجموعة جمارة ولا بو جمارة مثلا 1 2 3 4 5 باش شو هذا بالما بينت إلمنتا أقبت بونمنا طبعي بكي بلاي echo باشا مثلا يكمين element يكمين element مثلا first element تون طبعي دكي طبعا تاني هنا دبل كوتيشن كي باشا بيزناك بيدل هلا ناويندر أتواني بنسي تي دولار ساين لباشان وقول template literals دنسي ولا جافا سكريبت كواحيا إنزا curly brace باشا ناي أريكي كاناي numbers بو إنزا إندكس كيدير دكي بون إندكسي صفر كادكات إلمنتي يكام كادكات جماري يك دين ديرانا طبعي دكين طيب ما سيف كينو بين يرانا بانجيب كينو طلع first element is number 1 وشو هذا قبته element كاين دي كهموي أتواني طبعا اوكي باش وانا زمان بوين بيجنا كامي طبعا مثلا يكو وراوي آخري صفر إندكس دبي بينز مرة بينزكا صفر لا صفر زبطك إندكس صفر يك دو ست صار عشان بينز المنطق هذا إندكس صار دكا استاقو رانكينو زمان سري كم زمان يكو دو بينزي لبمان طبعك يقولون تواني همي أنا تنيجك طبعك وانا مثلا با يكم دوم لتنيجك بي باشا تواني هربونا أما بين كوبي كين يرانا دايبين ذاتي صفر دنسينياك لتنيجك طبعا دبي أما اللي بنتك ياخد طبعا ذاك ياخد دوكا دو بينزكا باشو هذا رقي دوم لبو درسكيرني أرى إيوشتونا بونمنا باتنها أوانا هم اللي عبدين باشا ثاني كان تواني إلمنت ياخذنا كرجع دوم ثاني إلمنت زياد كام سببنا لبو إلمنت زياد كام لبو أوج هراو همان أري تواني من الرجع numbers داش دنسون باشا إندكس كي يالي دكام است إندكسي جمال نويا كتندس أتها تسع بينت إلمنتا كات إندكسي كوتا توارا تو يكشني زاد كي كات إندكسي دي بينت كات كات إلمنت ششام إندكسي بينزم إلمنت ششام نركشي بيد عفوا قلت نبي سبيس بي مثلا سام دي كم با بعد كان جراب جربي عادي جراب جربي أنا ما بتاكينه باش نبغى نطوي كم بلام numbers زين باش يعزل بيت
ئەگەر بدەوی تەنها بە شێوازی ئەو شتێ بزانێ ها دەبیانە تاقی دەکەینە زەمان بەبین طبعی بکەین ئێستاکە گەر بێت لێرە بانجی بکەین دەڵێ 1 پێنج بزانە نابیتن ئەگەر بە شێوازەش بێت لە نێوان دڵ کوتیشن ئەکیدم هەر کێشەی لە بۆ دروست دەبێت زەمان بزانە لێ دەبێت تەمپلیت لەرەڵش تا لێرانە کەوانەی لول بەکاربێنین ئێستاکە ناوی هیچ مشکلەکی هەبیتن زانە بێکەسەکە تەواو بکاتێ ئەسایە نرخی جیاوازیشی هەبی یەک ژمارەبی یەک سترینگبی یەک نووسینبی بە شێوازە جۆرەکانی دیکە ئەو زۆر ئاسایی و دەبیتن کەوتوانی هەر ئەستان ئەڕێکی نوێ دروستکە واتە ئەگە ئەڕێشت نەبی ڕاستەخۆ ئەڕێک نوێ دروست دەکات بەبەستم لە چیە تەمشە زەمان سەبوون منە بە ئەوە لادنم پێویست ناکە مەسەلەن دەنووسم کەڵەر باشە کەڵەر ئەڕێک بەنای کەڵەر بەبێ ئەوەی بۆ شێوازە بینووسم تەخۆ بنووسم بۆ منە سفر یەکسانە بە مەسەلەن بلو زەمان یاخود ژمارەیەک ئەوە بڵێن چەندین ئەلمنتی کەلو دیاریکەی باشە تەنی ئەلمنت بە شێوازە دیاریکەی و ئێستا گاسیکەی ڕاستەخۆ ڕێکە دروست بۆ ئیشش دەکات دەبۆ منە ئەکە باشە زەمان کەڵەر دەنووسیتە بۆ منە سفر بمنا plus color 1 لێرە بانجی کەینەوە دانا ئەوتا blue plus blue هەردوو هەمان دەکەم دایتە لێە بە شێوازەکە ڕووبان ڕەنێکینم دانا blue plus red بەو شێوازەوە زۆرێشتری بە شێوازدانین ئەڕێیەکە تەواکەینەوە ئەمەش بریتی بوو لە با بڵێن ئەڕێ ئەفۆن بەزم عادێ شتی تر ئەگە بمانێ بمنا ئەڕێیەکە بەتەواو تەواکەینەوە بێک جار هەموو ئەڕێیەکە تەواکەینەوە گەبانجیکەینەوە چۆن شتە دەکەین دەتوانین چ بکەین توانی بنووسین ئەکۆ ناوی باشان لەوان بگمانە بە کوتیشن ئەوکو پێشتر هەوکو پێشتر سنتاکسەکە بۆ منە کەڵەر بەڵام ئیندێکسەکە لەجات ئیندێکسی سفڕە ئیندێکسی یەک بنووسم ئەلمنتێکەوە دەمەوێت ئیندێکسە لێران یاخود لێرانەکە دوو ئەلمنتم هەیە بێ هەمووی تەواو بەیەک جاری چ دەکەم نیشانەی ئەستێرە دەنووسم وەکو وایلد کاردە وایلد کاردە واتە هەمووی هەموو ئەلمنتەکان ساگە دەبێت من باسی کەم بانجی کەم دانرێ blue red by default choice space لە نێوانیان دادنێن گوتمان لێرە زاتی کۆمای سپیسە یاخود لێرانە ئەگەوەی هەموو تەواکەمەوە ئەکە بە شێوازە بڕمنە numbers وەل پاشان wild card دەگە بانجی کەمەوە جەماعەت بتوانە لادەم بەزدی قەربارەوە زۆر دەڵێ چی no such file or directory ئەوانەوە بالضبط ئەوتە first wave بزانە ئەو تەزان هەمووی تەبا کرد ئەوتە بەوەی هەمووی تەبا کرد ئەوەشیان هەمووی تەبا کرد وەروەها شتیشتریشمان نەیە بزانم مەگە بتە ئیندێکسەکان تەباکەی ئەوە تاقیکەینەوە لێرە نەش تاقیکەینەوە زەمان باشە بەڵام باوە لادەین با لە خۆمان تێک نەدەین باشە ڕێیکەم و دووەم ئین نەمبەرەکەی کەڵەرەکەی هەیتمان بمانە لێرانە ئەگەر ئەمانە وەنتارێک هەمووی تەباکەینەوە و هەوزارەتی ئاند بنووسین بە بزانین چیمان لە بۆ تەبا دەکە ئات نەگاند ئات بنووسین لێرانەش ئەستێرەکە دیارە هەمووی تەبا دەکەوتمە وایڵد کاردە بەڵام من گۆ بێ بزانە ئەو یەکەمێ دەڵ 1 2 3 4 5 ئاتەکەش بە هەمان شێوەز کەواتە یان ئات بەکاردێنی هەمووی تەباکەی یاخود دەتوانی ئەستێرە بەکاربێنی بزانین ئەدی هاشمان هەیە هاش با تاقیکەینەوە نەزەمان بزانین هاش چی دەکە گە هاش هەبێت باوەڕ ناکەم هاشمان هەبێت بزانم نیتمان بزان نیتمان دەڵێ هەڵەیەک هەیە لە ڕێیەکەی بەس بزانم هەر ئەستێرەکە بنووسین بزانین لەو شێوازە سیڕووداگەر پێشی ئەوە بنووسین نابێت تا باشە بەشەوە شێوازە ئەڕێ با بڵێن باشە تەمان زەمانەت ئەوی تازە باسم کرد ئەگەمانەیە لێنفی ئەڕێکەی بەدەستبین باش جەماعەت چۆن ئەوی شێ دەکەین لەبوو بەدەستێنانی لێنفی ئەڕێ دەمانیان ئەوی بەکاردێنی دەپسەرێتە هەموو ئەڕێەکەی دیاریکەی باشە مەسەن کات تەباکردن بتەوێ هەموو لێنفی ئەڕێکەی بەدەستبێنی لێرانەدا باش زەماعەت لێرە لە پاش ناوەکەت نووسی هاشێک دەکەی باشە هاشت کرد ئێستاکە یاخود لە پێش ئەوە لە بۆ ئەستێرەکەی یان لێرانە گەر هاشیش بکەین زەمان ئێستا لێنفەکەم لۆ دەینیتنە بزانم هەغەڵە دەم
ئەگە سێ دیکەین بزانەوە دەڵێ تەقا عفوا زەمان دەبی لە پێشی بنووسی باشە واتە نابی لێرە بنووسێ لێرەوان نووسی وایاننا دەبی لێر لادەی بهێنێرە لە پێش ئەڕێەکەی کەواتە لێرە دۆلار ساین دەنووسی کەوانەی لول بۆ شێوازە هەموو ئەڕێکە تا ئەڕێکە دیاری دەکەی وەرەگە بتێ لێنسی ئەڕێکە بەدەستبینی لە پێش ئەڕێەکەی واتە پێش ناوی ناوی ئەڕێەکەی هەرلام کەڵی پرۆسەکەوانە پێش ناوەکەی هاش دەنووسی ئێستا گەڕانی بکەین بزانە دەڵێتن ئەویان 5 ئەلمنتی هەیە بەڵام ئەویان 2 ئەلمنتی هەیە باشە توانین کەون دەڵێم echo length of array دانەستە جوانترماکە تاویکەین make more sense وانە لە فێڕێکەی 5 یوان 2 ئەلمنتی ئەو شازەمە با بڵین چی بوو لە ئاڕێ تەمان ئێستاش با بێن باسی چی بکەین باسی conditions بکەین بەڵین مەرج شتیوا دابنین لە shell script باشە یەکەم بابێن باس بکەین بەچەند ڕێگا دەکرێت ڕێکان هەونەتانی f statement بەکاربێن یاخود switch statement بە باسی f بکەین فاسانتر و سەلترە بۆ نمونە بڵێن variable دروستکەین بەناوی name عادەتەن بەخۆی variable ڕاستی دەوێت لە shell و باوە بە capital باشە دەبتە uppercase lowercase بیاساییە تاقیمان کردەوە بەڵام دوکوت تەنێستەکە ئیشە دەکرێت بە small بەڵام بە کەپیتەڵ عادەتەن بە کەپیتەڵ وا باوە ئیشەکەی لەسە بکەین باشە بۆ نمونە باکەس باشە وەروە تەنم ئێستا لێراندا مەرجێک دابرێم جەماعەت بۆ نمونە دەڵێم if باشە بە شێوازە مەرج دەنووسم if لە پاشان ئەگە دەربە دەبی سپیس بکەی نابێت بەبێ سپیس بکە اینجا square bracket یەک لە ڕێگەکان square bracketە square bracket نووسی دەبی سپیسێک بکەی و لێرەنەش سپیسێک بەجێ ببینێ اینجا شتێکەوە دەتەوێت بنووسی و مەرجە لێرانە بنووسی بۆ نمونە دەڵێم ئەگەر هاتوو نەیم کەواتە بانجی نەیم دەکەمەوە بۆی دەبی کەپیتەڵ بنووسم کەواتە بەڵێ نەک کەپیتەڵ بەوەستمە دۆلار ساینەکەی ئەگەر ناوە گوتمە سماڵ بەشتەوەی احتیاجیە بەجێری ئەو ناویکەوە لێرە دەتوانین کەواتە ئەگەر ئەو نەیمە دەڵێم ئەگەر هاتوو یەکسان بوو دەبڵ یەکسانە دەکەم واتەکە یەکسان بوو ئەگە یەکسان بوو بەچی بۆ نمونە ئەگە یەکسان بوو بە بێکەس باشە ئەو کات دەمەوێت شتێک بکەم تەمات بۆرن جەماعەت ئەو شازە مەرجێکدادنە بۆ نمونە ئەگەر هاتوو ناوەکە یەکسان بۆ بێکەس وتمان لێ دەبی سپیسەکە بێت لێرە سپیسەکە بێت و لێرەنەش سپیسەکە بێت ئەگە دەبی سپیسانە بێت پاشان دەمەنە شتێ بکە کەواتە then دەنجم then شتێک ئەنجام بدا بۆ نمونە echo ئەگەر هاتوو یەکسان بوو بە ناوەکە یەکسان بوو بێکەس دووبارە بڵەوە بۆ مەرجێکدادنە دەڵێم ئەوە شتێک بکە بۆ نمونە your name is بە کەپیتەڵ is باکەس یاخۆت هەردانم ڤایرەبڵەکە بێنمە وایانە بە شێوازەش دەبێت وایانە بەو شێوازە و مەرجەکەم لەدانا وەروها گەبمێ لە بڵێن لە ئەفەکە بێمن بڵێن قەپات کەم تەواو گرمانێک مەرجادنم وایانە ئەو کات دەڵێم چی دەڵێم پێچەوانەی ئفەکەم بچ کردەوە گەمێ قەپاتی کەم ئفم کردەوە IF ئەوجا عکسیکەوە کەم ئفەکە بنووسێن ئایکەوەتە FI پێچبت پێچوانە گەستەوە بفەکەم قەپاتکەوە شێوازە با سەیڤیکەین لێرەنگە پرۆگرامەکەمان بڵێن بانکین بۆ شێواز دەڵێ your name is باکەس لە برەی ئەوە تابوو وەڵاگەر ناوەکە بگۆڕم بۆ نمونەستا بیکەمە یان بەس کەپیتەڵ زانە ئێستا بیم گۆڕین بەر شێوازێک بێت case sensitive ئێستا دەڵێ your name is باکەس دیارە کەپیتەڵ سمۆڵ لێراندا بزە فەرقی نییە بزن سێ یەکسانەی دابنین زانین دەبێت یان نا چۆن دەبێت دیارە دەبێت بەڵام مشکی لەمانێ بۆ نون دەیکەینە A یاخۆ دەیکەینە ناوەشکە بۆ جان باش جوان لێراندا ئەگوێت و your name is John your name چکە ئەفان ئەومان دەبڵ یەکسانە باش جوان داگەرەوە بکەین مشکلێنی your name is John باشە your name is John کەواتەڵم بەڵام چییە بەڵێن سەکەی سنسیتیڤ نییە ئەوەی مۆزۆ واتە ئێستا من ئەگە بنووسم بێکەس تەواوە بەڵام ئەگە بنووسم بێکەس بە کەپیتەڵ بەوەی دەشوێتەکە بەڵێن پتیکەمی پێڵێ هەر تەواوە وەربزۆت بە شێوازە دێ تەبعی دەکاتن بە شێوازە مەرجەکەی بەڵام ئەگەر بووم ناگە بە کەپیتەڵش تەواوی بە کەپیتەڵش بنووسم یاخود لێرانە ئەوش بکەمە کەپیتاڵ بمە هەمی بکەمە کەپیتاڵ
ئەو زەم هەر مشکلی ناوی مادام بە شێوازەوی بزانە هیچ مشکلی نییە کەواتە لەو جۆرە یەکسانەیە هیچ مشکلەمان نییە. بەڵام زۆرشترمانایەتانی بنووسین ماینەس EQ ئیکۆڵ باشواتە ئیکۆڵ بزانین ئایا لەمایان دەبێت یان نابزانم ئەمایان لە بۆ سترینگ و تەنها لە بۆ ژمارەی دەبێت لە بۆ سترینگ شتوان نابێت ئەم جۆرەیان بەڵام دەوڵە یەکسانەکە لە بۆ ژمارە و لە بۆ سرنج دەبێت ئەگەر چێگەن تاقیکەینەوە ئازانانی مشکلەکەت هەیە کەواتە مانێزیکو لەگەرە بەکار ناکەین سا باسی دەکەین مانێزکی و هەرێگراوانە چنە ئیشەکانیان چیە و کویش دەکە و کویش ناکە باش دەمان وای دووبارەکەینەوە وتم کردووە لێرەنا وتمان بە شێواز دەنووسی باش دەمان دقا بۆ هەنجمادەوە چی زیاد کراوە وتم FI هیچ مشکلی تا بە شێوازە ئەگە سپیسی بدێنێت ڕوودا دەبێت یان نابێت یەک سپیس لێرە نابێت جەماعات لێرە سپیسی بدێت زانە پێ دەڵێ هەڵێ دەڵێ پێویست ناکاتێ ناگرێت تێگەچێت بۆ ئێمەرجەکە بۆ شێوازە بزە بدەنووسی تەنها سپیسێک لە پێشی سپیسێک لێرانە سپیسێک لە لای بەزدێڵی وە لە نێوانیشان پێویست ناکە لێرەنە لە کاتی کاوانی سکر بەکاری ناشتە کە کاوانی دیکەمان هەیە مەرج دیکەمان نێتوانین بە شێوازتر بینوسین ئەوە گەر بە بڵێن بە شێوازە ئەفمان نووسی ئەگە بێنە else بنووسین ئەڵ زیاد بکەین بۆ منەگەر هاتوو ساگەر بێکەس نەبی ونیە گەر نەفرەشکەبی بۆ منە جاک ناوەختی طبعا نابی your name is Jack how can this be true طبعا جەماعەت من سنەکسەکەم هەڵە دەنووسی لێ هەموو کاتێک ڕاست دەردەچوو باشە طبعا کەین سنسیتیڤیشە گە سەیریکەین دەبی بنووسی لێران سپیس بی لێرانەش دەبی سپیسی بدەی باشە نێوان وانەش نێوان یەکسانەکە و ڤارە دوو ڤەرەڵۆژ دەبی سپیسە بێت باشە ئەو لە بیرم کرد گەشە نییە ستاگە سەیریکەین بزانە بێکەس ڕەنی بکەین بەڵام فەرقیان هەیە ئیش ناکە تەنانەت لێرەگە بیکەینە ئەڵاگەی بکەین بێکەس ئەو کات ڕاستی مشکلی دەبی تەواوی بەڵام لێرە ناگە بۆ منایەک لەوانە بیگۆڕم مەسەرەن ئەوی بکەمە کەپیتال بزانیتە نابیشکەما دەکەی سەستیبە هیچ ناکە بزانە بۆ شێوازە ئەوش من هەڵم نووسی بکاتە سپیسەکان لەبیر نەکەیت تکە ئاگاداری بە تکایە باش ئەگە ئێلسدا بنێم چۆن دەنووسم هەڕێن ئەوە if then ئەوی شێ بکە else باش جەماعەت else لە پاشان ستیتمنتەکە statement مثلا else ئیکۆی چ بکە مثلا name بنووسم name is empty باش کەواتە ئێستا گەر مەرجەکە ڕاست نییە کەواتە کامی تەبع دەبێت ئێلسەکە name is empty وش بەو شێوازە ئەمە if و ئێلسمان بتوانین بەکاربێنین ئەوڕایشتی تر کەوە بریم کرد باسی بکەم ئەویشەوەیە گەبمانێ constant variable دروست بکەین چۆن توانێت شتە بکەین ببین منە ڕژ نەکەین پێویست ناکەین ڕشکەین احتیاتی لێرە constant variable دروست بکەین گریمان xمان هەیە x یەکسانە بەدا یان y یان هەر شتێک x یەکسانە بەدا لە پاشتان دەڵێن بۆ منە ئیکۆی x بکەم وایانە جەماعەت x بکەم دەکاتە چەند بە شێوازە x بکەم بێگومانمانە درێ ئەو درێتدا ئەو دێت تەوا دەبێت بەڵام ئەگە دواتر بۆ نمونە نرخەکەی بگۆڕم بۆ منە ئەوجارە x بکەمەوە بە 20 دووبارە تەبعی بکەم وایانە دەفتە چی تەوا دەبێت بۆ شێوازەکە سێری بکەیتانە ئەوتە x-ەکە دەیە دواتر بۆ 20 بەڵام ئەگەر بیکەمە کۆنستنت ئەو وارە بڵێەوەتە نەگۆڕ دەبی ناتوانێت بیگۆڕێ بۆ لێرە با دەیە لە پاشان بیکەمە کۆنستنت دەڵێم چی باشی کوێکەوە دەتانم ڕێگەی بەکارانی کسی کۆماندی read only x باش read only x واتە چی ئەمە ئەم کیوەردە پێی دەڵێ کاکە x-ەکە read only واتە تەنهاتان ڕیدی بکەی ناتوانی ئەساینی بکەوە دووبارە ڕێی ئەساینی بکەوە نرخەکەی بگۆڕ بۆ ئەگەستاکە تو ڕەنی بکەین دەڵێ چی دەڵێ بزانە دا لە پاشان ئیڕۆڕمان پێ دەڵینی شاز دا بەو شازە بارە بڵێکی کانستن دەتوانی دروست بکەین بۆ نەگە بکەنە ئەمەلا بدەین بکەینە بە بنچ ڕوو دەدات لاینی شازدا ئەمەلا بدەین بزانین ئێستا کامی تەبع دەبێت ئەمزانە پێنجەکە تەواوتانی هەڕاستەخۆ دانی هەڕاستەخۆ بێگ لاین کاتێکە ڤارێبڵ دروست دەکەی
نرخە چی پێ بدەیت نرخینە گۆڕی پێ بدەیت جەماعەت باشە ئەوشتەش دەکرێت زۆر ئاستاییە ڕاستەوە کاتێکە دروست دەکەیت دەرێت ڕێت ئاڵنی بۆ منە جەماعەت ڕێت ئاڵنی بۆ منە وای یەکسانە با بە سپیس ناگەدار بە کاتی ئینشڵایز دەکەیت یەکسانە بە دوو بۆ دواتر ئەکە وای کات ئێستاکە بزانە ئەو وای تەوەینەکەت کرد ئەگەدار لەبی نەگەی کاتێکگانی دێکەوە نرخەکەی دەبی دۆلاری لە پێش بنو سی باوش بێتی باڵن constant variable باش جەماعەت پێشەوەی بابین زیاتر بچینە ناو لوپ و کندشن و هەندێشت پرۆگرام بنووسین و حەلکەین هەندێک بسیار بابین بزانین هەندێک ئۆپرەیتر و هەندێک ئارثمەتیک ئۆپرەیشن و ئۆپرەیتەرێک پێویستە بیانزانین لەبانەکانی تێ بگەین بۆ بتوانین بەردەوام بین سەر دێن بابێ ڕوونی بکەینەوە باش جەماعەت ئەمەش بریتە بە بڵێن هەندێک شێڵ بیسیک ئۆپرەیتەرەکان یەکەمیان ئەرثمەتیک ئۆپرەیتەر باشە بۆ نمونەگەر ئەی دەبی و بیستی تێداوی یاخود پێویستان بۆش نییە تەمشە پلسمان هەیە پلس لە بۆ بە ئەدیشن بەکاردێ کەواتە adds values on either side of the operator بڕونە بەڵام ئاگدار بە ئەوانە لەبەرەوەی ئۆپەرەیتەرن ئۆپەرەیتەر ئەگە بتەوێ واتە ئۆپەرەیشنێک عملیەک ئەنجام بدەیت لەسەر ڤارێبڵەگەن لەوان دوو ڤارێبڵ یان زیاتر ئەوە پێویستت بە بەکارهێنانی ئەکسپرشنە دەبێ ئەکسپرشن بنووسی ئەکسپرشنیش وەکو زمانەکانی تر نییە لێرانە لە شێڵ سکرپتە دەبێت لە نێوان ئەو هێمایە کاوەکو سینگل کۆتیشنە بینوسی واروها اینجا ئەو شتێک کاوا دەتەوێت بۆ نمونە من دەمەوێت پلاسکۆکردنەوە بکەم من دوو ڤارێبڵم دروست کردیا گریمان ئەیەکەم 50 دانایە یاخۆ بیەکەشم 50 دانایە یان دە بە 20 یاخود بە شار شێوازێک باشە دەنووسم ئەو هێمایە فەرقی هەیە باشە لە تەنیشت ئەو هێمایەوەکو تیلدایە ئەگەر شفت و ئەو لە تەنیشتی بردی ڕقمێکی هێمایە کتێرەچەکەی بردی ئەگەر شفت و ئەوی داگری تەنیش ڕقمێکی ئەوە تیلدای پێدرین تیلدایەکە دەکەی هێمایەکەوەکو وەکو یەکسانەیە بەڵێن وکەڵام یەکسانەیە بەو شێوازەیە ئەوە تیلدایە بەڵام ئەو ئەگەر بەبێ شفت داگری بەحتیادی وەکو سینگل کۆتیشن بەڵام سینگل کۆتیشن نییە باشە فەرقی هەیە ئەوەش ئەو هێمایە ئاگدار بن لە نێوان ئەو هێمایە چ دەنووسی سەرەتا EXPR دواتر ڤارێبڵی یەکەم وە سپیسێک لەبیر نەکەی اینجا پلس اینجا سپیسێکتر اینجا ڤارێبڵی دووەم و تیلدایەکە بەڵێن ئەوکو حلەمەتۆک تیلدای قەپات دەکەی و تۆ کەواتە ئێستا ئەی و بی لە بە کۆ دەکاتەوە و خەزین دەکات لە ناوستان لە ناوشتێک خەزنکەی بۆ نمونە دەمانێت لەناو زێتی خەزنکەین کەواتە زێت دیێرە دەنووسم باش جەماعەت بەڵام سپیسی نادەمێت زێت یەکسانە بەبێ سپیس ئەوجا و نیشانەوەکو سینگل کۆتیشنە دەنووسم و ئەو کات ئەکسپرشنەکە ئەو کۆکردنەوەی نێوان ئەی بی کە دەکاتە سی ئەگەر ئەگە دەبە 20 بن لە ناو زێتەکە خەزن دەوێتەوە ئەگە لە بۆ کەمکردنەوەی ئەوە نێوانێن کەم دادەنێم لە بۆ جارانکردن دەبێ ئاگدار بێت جەماعەت لە بۆ جارانکردن دەبی چ بکەم دەبی باکسلاش اینجا ئەستێرە بنووسم ئەستێرە لەو جارانەوەیانە بەڵام پێشی باکسلاش اینجا ئەستێرە ئەوە لە بۆ جارانکردن وەروەها لە بۆ دابشکردن ئەگەمانێت دابشی بکەین ئەوە بگومان فۆرە سلاش دەنووسم دابش دەکە لە بۆ مۆدل یاخود ماجلس یاخود لە بۆ مۆد لە بۆ مۆد یاخود ماجلس ئەوە مۆد دەنووسم ئەرماتی مۆد بەو شێوازە ئەکسپرشن باشتەمات بتوانین بۆ شێوازە ئەو کارە ئەمجام بەڵێن بێ وەرها لە بۆ ئەساینمنتکردن جەماعەت ئەساینمنتکردن لێرانە ئەساینمنتکردن ئەساین right operand in left operand باشە دەتەوێت نواتە نرخی پێ بدەیت بۆ دەتەوێت ئەوەی ئێستا درێ ئەی یەکسانە بە دۆلاری بی واتە نرخی بی کە دۆلارە دەستە ناو ئەی نیشەڵایز دەبی یاخود دووبار ڕێساین دەکەیەوە کەواتە نرخی بی چەند بی دەستە ناو ئەی لێرانە ئیکوال بەراوردکردن جەماعەت لێران دەڵێ ئەی یەکسابی بەبی ئەو خۆمە بەکارمێنێت کاتە ئەگەر ئات و ئەو چەک دەکاتەوە کە ئەی یەکسانە بەبی یاننا ئەگەر ئەی یەکسان بە بیترو ئەگەر نادەتە فۆس ئەوەیان پێچەوانەی ویە ئەگەر ئەی یەکسان نەبوو ئەو دۆچ بەکارە نیشانەیە باش زەمان ئەویان یەکسان نەبی ئەویان یەکسانە بەڵامەکەنی یەکسانە نەبی کەواتە ئەو پێچەوانەی دەکات ئەگەر ئەی یەکسان نەبی بەبی ترو ئەگەر نافۆس ئەو جارە شێڵ ڕێلەشنل ئاپڕایتەرمان هەیە ئەوانە زۆر گرنگن جەماعەت باش ئەوانە کەمەک نوێنە ئەگە پرۆگرامی لەنگویشتی بەکارهێنانی ڕاتیەوە جافا جافاسکریپت یادین C++ ئەوە فەرقی هەیە تەواو جیاوازەکە سەیر بکەین
minus EQ مان هيا minus NE minus GT minus LT minus GE minus LE أو أنا بكوش option وانا هلا option minus ما بكردينا minus EQ وات equal check دكا كآية دو operand وات دو براورد هي دوش براورد دكا كآية أو دوش تيكسان يعني أجي إكسان بون true دقرن توا أجنا false بون منا دلايم A minus EQB آية إكسان يعني بلام أقداري يكتبني بقى أريق لوانا لجر stringu لەگەر value stringu کارکتەری بەکارنیان واتە single character یاخود text string بێ لەگەر بەکارنیان ئەدی لەگەر چی بەکاردێن دەتوانین لەگەر ژمارە بەکاریان بینی بەڵام لەگەر ئەو بەکارنایەنە بەڵام هەرچی ئەو یەکسانەیە بۆ منە باشە ئەوە لە بۆ هەم ژمارە دەبی هەم لە بۆ تێکستیش دەبی string احتیاجیە یاخود minus n ئیمان هەیەەوە چەک دەکات و عینسی not equal ناوەکەی لە خۆیتی n واتە not equal يعني أقدر يكسان دبن GT minus GT واتا greater than واتا أقراتو قورة تربولا minus LT واتا less than بتوك تربولا بورمنا AB check دك أو G minus GE أقدر بتبقى قورة تري يكسان واتا greater and equal minus GE greater and equal واتا قورة تري يكسان بي minus LE واتا less than or equal to باش واتا less than or equal to أو minus LE بونمنا A بتكتر يكسانة ببياننا أجر A بتكتر بي ل B ياخد يكسان بي ب B أو ترو أجنا false مال لبودا قرنتوا أو أناش لبوت بكارده من فايل تيست لك فايل لو فولدر لبوت تيست كردني check بي بونمنا أجر دي بكارد بني أو check دكا كآية فايلك check a file as a directory check دكا كآية فايلة بعدين folder يعني وروها ماينة صار مانه check دكا كآية readable permission كآية تاني بيخواني readable ياخد writable ياخد executable فايلة minus x فايل سبون أو .sh ها كد معنا executable file plus أمان لجاك والله check هنا تاني ماين x فايل ناي فايل كي check دكا كآية فايل executable يعني executable بو بنا أكون من خواه هيتوان أو كاد return true دكا أجرنا false و minus e فايل مان هي أوان أو check دكاتو كآية فايلة بوني هي يعني طبعا تفايل بيت فولدر بي أو ناوي كوادي دي بوني هي يعني وروها تيمانه shell boolean operator مان هي أو يعني لبوت بكاردي أو يعني وات نوت logical not negation باش زعما عكسي دكاتو بونم ندلهم مرزكم دانا لي راجر نوت اللي باش دانيم أو يعني بيتواني أوشتي قري من أجا مرزكا بخوي تروبي يعني أو ديكاتا فولس بونم نقبري أي يكسان بي ببي بلام أو اللي باش داني أجا يكسان ببي ترويانا بلام أو اللي باش دانا نوتعني وقتي أجا يكسان ببي دبتا فولس يعني بيتواني دكاتوا أوكي نيجي يكسان نبن أوزا ترو أو ماينس أو مان هي أو أوشنا لبوتسي لبوري بكاردي بونم نقبتبي دلي أجر A بتشوك less than أجر A بتشوك تربي لبي أجر نرخي A بتشوك تربي لبي or باش ياخد نرخي B بتشوك جورة تربي للصد نرخي B جورة تربي للصد أو لو حالتي يقلون الراس بي تريد قرنتو لا أوري بلام لأندي minus A بكاردين and minus O لبو أوري minus A لبو أندي هادو كان بيتيكا بابل مرجلية كريتا شوكت أجر هاتو كا بتشوك تربو لبيستو وروها ياخد and وروها دي بيوش راس بي لأندي دي بيهردو مرزاكا تروبون أو دوه مرزاكا تروبون أو زي رتيرني بابلين تريدكا ياخد بي وروها دي بيش جورة تربي للسطي إنزا تريد بيغانا فوس دردتي ورو أناش معنى يبونا string operator مان هيا زمان ده بس بيوز ناكا زمان استبابين عندك لو أنا أبين تطبيقيان بكين طبعا قبل ما نوي مزيشتري زيادة كين ليرانا أو else ثاني بكار بينين زمان وانا بونمنا else ثاني بكار بينهم else if سبورنا بيش else كيوانا تكو else دائما لكو تايدي وقت أجر هيجك لمرزكان تلو نبو أو قد دلتي else كيوات إستا مرزكان درم مجرهات ويكسام ببيكس مرزدون بونو دلايم else if بعشرم else if وكو programming language كاين تنيا تون دنسير ليران دا L if واتا ELIF LF إنزا مرزكي كوادا تبي لباشان then أو statement كواتا إيكويكا مثلا ياخد ترني إيكو تاني تاني operation لرانزام دي expression بالنسبة كيف خد LF بابين
لێران دەرەمەگەر هاتوو بۆ منە بیسک بێت وایانە زەمان ئەگە نێمەکە مەسەن ئەگە یەکسان بوو بە جاک باشەکە لێرە پێش دەڵێ هەڵێزای ئەگەر جاندی قەت دێ باش لێرانەش ئەگەر بێت و ئیکۆ بکەین زەعات لێرانان ئیکۆ بکەین دەرمەگەرە کاکە هاتو ئەو بوو ئەو کا دەڵێم your name is Jack ئێستا ئەگە بێت و ڕەنی بکەین جەماعەت دەڵێت چی name is empty لەبەرچی لەبەرەوەی نەبێ کەسە ناوێ وایان نە جاکە بەڵام ئەگەر نەوە بکەینەوە بزە دووکۆی لێکە ئێستا دەڵێت دڵ ڕاستە هیچ مشکلێ نییە دەست بێ کەسە یان بکەینە جاک ئەو کات بە شازێ بەڵام دەمێ کەمەک جوانتری کەم جەماعەتەوەی دیکەم یوزەر بەخۆی بەڕێ بدە واتە ئەو کاتی دەکەم زەمانات تی لێ دەکەم وەلی دەکەم ڕێزێر بەخۆی بەڕێ دەکاتە دیکەم ڕید بۆیە ڕید بۆ منە -p پرامپتی بکەم enter your name وایانە زەمان لا نێمێکە قەسە دەبی و چێکی نێمی دەکەین کات ئێستا زۆر جوانتر ئینتراکتیڤایس ئەگە بنووسم بێ کەس ئەوە دەبێتە بێ کەس دوڕەنیکەمەوە جارێگە بنووسم جاک دەبێتە جاک تەبا دەبێت ئەگەر هیچێک لەوانە نەبێت بۆ منە نەیمەکە دەبتە ئیمپتی ئەلسەکە تەطبیق دەبی دانە زەمان بەو بە شێوە دەتوانیمان بڵین شتێکی لە شێوازە دەکەین بەبێ ئەو شتانە بەکاربێن و لە بۆ ژمارە وەرێک لە شتانی کاو خوێنمان بە سوودیان لە بەگرین بەکارێن بێت باشە مانس ئیکوتمان هەبوو مانس EQ NE GT GE LT LE وتمان لەگە سترینگوشتیا بەکارێن زیاتر لەگە ژمارە بەکاردێن باشە بۆم نەگە بیت و پرۆگرامێک دروستکەین لە بۆ دۆزینەوەی گەورەترین ژمارە لەیان دوو ژمارەی واتە دوو ژمارەمان هەیە بۆمان پرۆگرامەکە پێمان بڵێ کام ژمارە گەورەترە شتێکی زۆر سادە ساکار ئاسان باش بۆ منە ئەو ژمارەانە دەتوانین وەلیکەین بە سی سەرتا بەس ئاسای دروست دەکەن دوای دەکەین بە سین داتر یوزەر خۆی داخلیکە باش زەمان ئەو قسە ڕاستەخۆ با یوزەر داخلیکە جەماعەت وایانە زۆر ئاسانە هیچ پێویست ناکە بۆ -p جەماعەت -p مثلا enter to مادەمەکە دوو ژمارەی two nums باش جەماعەت با دوو ژمارە بنووسێ ئەو n1 n2 ناوی لە دەرم n1 n2 باش دواتر دێم چ دەکەم چەک دەکەم دەڵم ئەگەر هاتوو سپیس لەبیر نەکەی ئەگەر هاتوو لێرە سپیسان لەبیر نەکەی ئەگەر هاتوو ژمارەی یەکەم ژمارە یەکەم چی n1ە کاتێکەکە پانجی دەکەمەوە دەبی چی بنووسم لەبیر نەکەی ئەگەدار بەتکایە n دەبی دۆلار لەکە پێش بنووسم کات ئەگەر هاتوو n1 گەورەتر بوو لە n2 گەورەتر چۆنە GT بەکاردێت جەماعەت کەواتە ئەگەر n1 - GT واتە greater than گەورەتر بوو لە n2 دۆلار لەبیر نەکەی ئەو کات بۆ منە then echo دەڵێم ئەو کات دەڵێم مثلا n1 is greater than n2 باشە تەمامات بۆ شێوەیە else مثلا echo n2 is greater than n1 وایانە چون ئەگەر ژماری یەکەم گەورەتر نەبوو کاتە ژماری دوم گەورەترە ئێستا ئەگەر ڕەنی بکەین زان چ ڕوودا دەرێ دوو ژمارە بنووسن یەک بە دوو دەنووسم ئێستا دەڵێت چی syntax error unexpected end of file بالضبط unexpected شتێکی بەس نەوی کردی لەبیرم کرد دەرێ پایلەکەت قەپات نەکردی لە کۆندیشنەکەی لێران دەبێت چ بنووسم F5 بنووسم مانە چکە کە تاوە دەبین F5 لێبیرم کردی ئەفەکە ئەگەدار بە زەمان لێبیر نەکەی ئەگەڕانی کەینۆستە یەک بە سێ ئێستا دەڵێ سێ گەورەترە سێ گەورەترە وایانە چێکی کردزانە بۆ منە 5 بەیەک بنووسە 5 بە 0 بنووسزانم بکەی فۆت 5 گەورەترە و بە شێوازی دەکە بەڵام دەمات یەک مشکلی لە پرۆگرامە هەیە ئێستا ئەگەر بێت و تاواز مشکلی نیە بەڵام یەک لۆجیک لە ڕۆی فکر دێ بکەی بۆ ئێستا گەت و هەردوو ژمارەی وەکو یەک بنووسم بۆ منە یەک بە یەک ئەو کات چ دەکات دەمان چ دەکا یەکەم جار یەکەکەی تەت بدرێ یەک گەورەتر لە ئەن دنیا خێر فۆسە ڕازیتە سەر ئێڵسەکەی بزانە دەرێکە هەڵەیە یەکسان ناوانە کەواتە بابێم ئەو شتێکی تر لە بۆی زیادکەم لە ئەو پرسیارەی بە بڵێن لە بۆ پرۆگرامەکەمان
چەک دەکەم ئەو جارە لە خاڵی دووەم چەک دەکەم LF لێجار دەکەم LF دەڵێم ئەگەر هاتوو ئەو جارە N2 گەورەتر بوو باشە لە N1 سپیس دەبێت نەکەی ئەو کات واتە چ واتە N2 واتە ئەو ستیتمنتی ئێرە زەمات لێرەنە داین پێستکەین ئەو کات دەکا N2 is greater than N1 وایانە بە شازە پرۆگرامەکەمانیش دەکا ئەگەر هیچ یەک لەوانە گەورەتر نەبوو ئەو کات بابێت واتە یەکسان وانەک ئەگەر ژمارە یەکەم گەورەتر نەبی لە ژمارە دوم بۆ ژمارە دوم گەورەتر نەبی لە ژمارە یەکەم یان یەکسانن کەواتە they are equal or they're both equal دەبێت و ڕەنی بکەین بە شێوازە دوو ژمارە بنووسین جەماعەت بەس شتێکم لەبیر کردووە دێنم لەبیر کردو جەماعەت دەزانە دێن لەبیر کردو لێرانە کێشێنی زەمان شتێک ڕەنیکەینەوە بزانە یەک بە دووەکە گەورەترە دووبار ڕەنیکەینەوە دوو بە یەک سێ گەورەترە ئەگە یەکسان دانێم مەسەن یەک بە یەک they're both equal زانستا زۆر تەواوترە و بێ مشکلی یا خودتوان لێرە چکە جەماعەت بەشتشکە لەجاتی برێ N1 ئەگەر لێرە گوتمان ئەگەر N1 گەورەتر بی لە N2 لە جاتی ئەو جارە لێرانە لە جاتی برێم ئەگەر N2 گەورەتر بی لە N1 دەڵێم ئەگەر هاتوو N1 بچووکتر بی لە N2 یان دەکە N2 گەورەترە کەواتە بچووکتر بی کە ماینەسیا less than LT ئێستا هەمان شتە لێو دەکەوایانە ئێستا بۆ نمونە ئەگەر N1ەکە بچووکتر بی ونە یەک بە سێ کەواتە سێیەکە گەورەترە یەک بە سێ less than زەمات ئەوە بزانە لێرە دووبارە ئەوم نووسیتەوە لێرەم ئەگەر ئەوم نەوەڕبوون ئێستا یەک سێ بنووسمەوە ئێستا هیچ مشکلی نەوەیانە سەری سێ گەورەترە و تا پرۆگرامەکەمان زۆر تەواوە ئەوە لە بۆی چەکن کەوا دوو ژمارە کامیان گەورەترە ئەگەر نەزیاد دیکەین زیاتر لە یەک ژمارە جەماعەت ئەگەر بیکەینی سێ ژمارە یان زیاتر بۆن با سێ ژمارەیەکەین باشە ژمارە دەکەین تۆ جواز لە پرۆگرامە دێنین ئەو کات دەبی زیاتر چەکەم ئەو کات دەبی سەرەتا چەکەم کە ئایا ژمارەی یەکەم گەورەترە لە ژمارەی دووەمیان نا واتە دەبی ئفێکم کردووە طبعا جەماعەت تاشتە شوا بکەین سێ ژمارەمان هۆیانە وما خوێندمان بان تازە شەرمێدە شەرحم کرد گوتمان ئۆڕ و ئانمان خوێن وانە ئێستا لێرە کامە بەکاربێنم ئەوە ئاند وەنیە دەرم کەواتە ئەگەر ژماری یەکەم گەورەتر بوو لە ژمارەی دووەم وەروها چەکەم ئەگەر ژمارە یەکەم بەشکەم گەورەتی چکۆن دەمێت گەورەتی ژمارە بدۆ ژمارە لەناو سێ ماینەس ئەی دادەنووسواتە ئاند ئەوجا ئۆپەرێترشکی خود مەرجەشکە دەنووسم مەرجەویت کرد دەڵێن چی ئەگەر هاتوو N1 گەورەتریش بوو لە N3 چکە N3 مایە کەواتە N1 لە هەردووچەند گەورەتر لە هەردووچەند گەورەتر بوو ئەوختی N1 is greater than N2 وەروها لێرەش and N3 گەورەتر لە هەردوو ژمارەی LF لە LFی لێرانە ئەوجارە لە بۆ N1 دەتانم بڵێم ئەگەر N1 بچووکتر بی ئەوە ئاش دەکرێ ئەوتانم بڵێم لێرانە ئەگەر N1 بچووکتر بی لە N2 بەس بە ئاسانی کەن شتەکەت جەماعەت بالێتەن تێک نەچێت بە هەروکو وەی تەمشای چی دەکەینەوە دێنین کۆپی پێیس دەکەین لێرەدا دەنین بۆ مەرجەکە ئاسان بێت لێرانە تەنها لە جاتی N1 N2 لە بۆ N2 چێک دەکەم ئەگە N2 گەورەتر بوو لە N1 واروەها N2 گەورەتر بوو لە N1ش بڵێن لە N3 وەنیە N2 گەورەتر بوو لە N1 و گەورەتریش بوو لە N3 نێوانیان ئاندەوانە ئەو کات N2 is greater than N1 and یاخود is the greatest and N گەورەتر لە N1 و N3 واچی دەمێنی یەک مەریجکە دەمێنی ئەویشان لە بۆ چێ لە بۆ زەماعەت لە بۆ ژمارەی سێم لە بۆ ژمارەی سێمیش پەناوانە ئەتانی هەست بە ئاسانی دیکەمە چی N3 کەواتە ئەگەر N3 گەورەتر بوو لە N1 واروها N3 گەورەتر بوو لە N2 ئەو کات N3 گەورەترە لە N1 و N2 ئەگەر نا they are all نەک both کە دوو زانن نیە they are all equal
equals باش اگەر تو ڕێنی کە ئێستاکە دەمات سێ ژمارە بەفەندە لێرە بکەینە شکیلی نیاشە زێک ژمارەمان نووسیبیان لە ئێڕەتدا با بکەینە ئەوە enter 3 numbers باشە 3 numbers لێرەنە دووەڕانی کەینەوە سێ ژمارە بنووسین 1 2 3 ژمارە سێ لە هەمێن گەورەترە یاخود سێ 2 1 ئەو تا سێەکە گەورەترە بەڵام ئەگەر یەکسان بن بۆ نمونە یەکسان بن بۆ نمونە no دەڵێ they're all equals تا ئێستا هیچ مشکلی نییە لەوان سێ ژمارەمان کردن 4 ژمارە 5 ژمارە تەنها ئەوکان زیاد دەکا بۆ نوعیتان ببینی یاخود دەتوانانی پێچوانێکی بچووکترین ژمارە ببینی وەختی لێرانە دانی ماینەس LT بەکاربیێنی وەختی بچووکترین ژمارە دەبینیەوە دەڵێ لە هەمیان بچووکترە باشە بۆ نوعیتانی پرۆگرامێکی وەشوازە ئەڵێن بنووسی باش تەمام ببین پرۆگرامێکی وەشوازە بۆ نەبیکاریانە ماثماتیکال وایمان هەیە وای نرخی وای بدۆزینەوە پرۆگرامێک لە بۆ نرخی وای ئەکسمان هەیە گریمان ئەکس یوزەرەکە داخل دەکەیان بە جۆرە نرخی ئەکسی دەکەنی یوزەر یاخودتانین بە ستاتیک ئەکسمان هەبێ گریمان ئەکس سابتە بە دووەیان بە شوازە یاخود دیکەم بەڕید دی دەکەم باشە ئەگەر هاتوو ئەکسەکە بەڵێن بچووکتر و یەکسان بوو بە دوو نرخەکەی ئەو کات وای دەکاتە ئەکس کۆ دوی دەکەی بەڵام ئەگەر هاتوو ئەکس گەورەتر بوو لە سفر ئەو کات وایەکە دەکاتە ئەکس کۆ شەشی دەکەی یاخودتانی بۆ منە جارانبی دابەشبی هەشتێک باشە ئەو نمونە سادە بکەین دەڵێم F ئەگەر هاتوو سەبەست پێشەنجی باشتەکان دروستکەین بورن پاسەرەتا ڕیدی -p لە بۆ enter x بکەین با بکەینە داینامیک بڵین داینامیک چ با بکەینە یوزەر کەواتە x وانە ئەو x داخل دەکە یوزەرەکە و شازە ئێستا دێمسە دەکەم مەرجەکان دادەنم مەرجی یەکەم F ئەگەر هاتوو چی x دەبی x چەکەمان ئەگەر هاتوو نرخی x کەواتە x بە $، دەنووسم بچووکتر یەکسان بوو بە دوو بچووکتر یەکسان گوتمان چیە LE L spacek minus LE ئەگەر less than or equal to چەند دوو ئەگەر بچووکتر یەکسان بوو بە دوو ئەو کات چم لە بۆ بکەم ئەو کات دێم ئەمن پێویستم بە نووسینی ئۆپڕیشن ئەو کات وایەکە دەکاتە ئەو کات وای یەکسانە بە ئەم دەمە ئەکسپرشن بنووسم بێ لە لەوان ئەو هێمایەکە وەکو سینگل کۆتیشنە اینجا EXPR ئەکسپرشن بنووسی دەتەوێت چ بکەی اینجا ئەو کات دەکاتە سێ نرخی وای دەکاتە x کۆش دوو کات x کۆ دوو دەکەی x چۆن بانجی x کەمەوە نرخی x وەردەگرمەوە سپیسێک کۆ سپیسشکە اینجا دوو اینجا دوو بۆ شوازە کۆ دوی دەکرێت وەدە باشن بێگومان دەمێت تەواوی کەمەوە ئیکۆ نرخی وای دەکەم باشە یاخود بتانە بڵێم وای یەکسانە بە نرخی وای وە لێرە شتێک لەبیر کردو زەمان ببرن دەبی ئەو ذێنێ بکەم باشە باوە ئایدێنتیشنی لێ بکەم باش بۆ شوازە تا بۆ شوازەیە بەڵام ئەو جارە مەرزی دیکەی دەدوێت ئەگەر نا کاتەکە بچووکتر یەکسان نەبوو ینی چێ یعنی گەورەتر لە سفر ئەگە بچووکتر و نەک کاتە بچووکتر لە دووە ئەگەر بچووکتر و لە ئەکسامی بە دووە کات ئەگەر بچووکتر یەکسامی بە دوو نەبی کەواتە ئەکسەکە گەورەترە لە دوو بەڵام و مەرجەشکی دانای کەواتە پێویست بە دەست ناکە دەبێت LF بنووسم LF مەرجی دوم چی ئەو جارە دەڵێ ئەگەر هاتوو ئەکسەکە گەورەتر بی و ناتەنەوە بنووسمانە دەبینوسم -GT greater than 0 ئەو کاتچم لە بۆ بکە بۆ نمونە then نرخی وای دەکاتە چ دەبێ ئەکسپرشن وتمان دەبینوسین EXPR اینجا بە شواز دەنووسین چ دەنووسین وایەکە دەکاتە چ دەکاتە نرخی x کۆ 6 یان جاران 6 یان هەشت هەر ئەکسپرشنێک بی یا بابێن تەڕی بکەینەوە پێشان دێنم کاکە ئەو وایەکەت کردی ئەوەندە دەکاتە نرخی وای ئەوەش بە شوازە ئەلیفی دیکەیە وەروەها else ئەگەر نا هیچ ڕوونەیان توزانم با هیچ نەکە باشە بابێن قەپاتیکەین و تاو چۆن قەپاتی دەکەین FI پێچوانە ئفەکەی
بە شێوازە قەپات دەکەینەوە سێڤیکەین سوال لێرە بانجکەنە جوان لێرەنا گەر بۆ نووسین دەرێن یەک ئەگە دووبی بۆ نمانە بچووکتربی یان یەکسامی بە دوو مانی لەزدانەی کۆ بوون ئەگە دووبی دەبی کۆ دوو کاتۆ میکاتە چاروایەکە دەرێلەکەن ئێفاەکە مشکلەکەی ئەها ئەلسەکە ئەلسم نووسی بەڵام هیچم نەکردیا تەنم ئیکۆکی بنووسم ئەو مشکلێ نامێنێ باش جەماعات زانە بکردێ سار یاخۆ دەتوانیت چ بکەی هەر ئەلسەکەی مە نووسا گەت ناتی ئەلسی بنووسی زۆر احتیاجە تەنی ئەلسە نووسی ئێفەکو ئەلفە کتەبی ئەلفەکانی ئاسف تاقیکەنەوە نە دووبارە دوو بنووسی بە شێوازە یاخۆ ئەگەر بچووکتربی لە دووی بۆ نمونە یەک بیتن بزانە ئەگەر یەکبی تەواوە لەبەر یەک گەورەترە لە سفڕی کەواتە کۆشش ناو کۆ چەندی کردوە بزانین تەوا ئەفەنجەماتەوە تەمەشای یەکم نووسی یەک بچووکترە لە دوو لێە کۆ دوو کرا یەک کۆ دوو دەتەشێ بەڵام ئەگەرەوە تەبیقی سفرەکە دەبیت چبی لە دوی بەرەستۆری کاتە لە سێ ڕائوی سفرەمەزی سفرەکەی تەواتەکەونە سی بنووسین یان چار بەرەستەرەوە ئەو کات کۆشش دەکرێت سێ کۆشش دەکاتەنەوە وزانە بە شێوازەوە ئەو پرۆگرامەشمان توانین دروستیکەین و بەسەرکەوتوی باش جەماعەت ئێستا بابین بنە حاسبەیەکی بچووک دروستکەین پرۆگرامی حاسبەی بچووک تەنها بۆنە جاراندا بەشوانە ئەو کاتن چی دەکەین بۆ منە ڕیدی ماینس بۆنە دوو ژمارە توانی هەرێک لەوانە بەتەن بە ئیکۆ بکەی یان بۆ ناوی بە وچی من ماینس پی بە پەخۆت و پرامتەکەی بکەی ئەم هەردوو ژمارە بێکۆ دەکەمایانە بۆ منە ئینتەر ئاسانترە شتەکان کەم تێ ئینتەر تو نمبرز باش جەماعەت وە لە پاشان بۆ منە n1 و n2 ناویان لێ دەنێم وەروها ئەو جارە ئۆپەرەیشنەشیش دیاری دەکەم لای دەنێم OP ئەفۆن ئەوجارە نەگەن لێرە ناویان نییە inter operation یاخود ئەن ئۆپەرەیتەر باشە ئەن ئۆپەرەیتەر باشە ئۆپەرەیتەرەکان چێبن لە بۆ دیاری دەکەم لە ناوکەوانێ دەرم کاکە یان پلس یان ماینەس یان جاران یاخۆ دابش بنووسارێک لە شتانە کەواتە لێراندا وە ناویشتە دەنێم OP لەناو OP خەزنگەم ڤارێبڵی OP لێران دێم چەک دەکەم دەرم ئەگەر هاتوو یوزەرەکە کاتێکی ڕیدی OP کردیە دوژمارەش نووسە ئەگەر هاتوو ئەو OPە مادەم دەهینمەوە کاتە دەنووسم چ OP ئەگەر یەکسان بوو بە مادەم کارێکتەرە لەناو سینگل کۆتیشن دەینووسم دەنووسم چی ئەگەر هاتوو یەکسان بوو بە پلس ئەو کات then باش جەماعەت then چ دەکەم دەمەوێ ڤارەبڵ دروست دەکەم بۆ منە بەناوی ریزڵت وانە کە دەمەوێت ئەکسپرشن بەکاربینم لە ناوی R یان هەشتێک بێن من دەنووسم ریزڵت دەکاتە چی ئەکسپرشن EXPR وە لە پاشان دەمەوێ کۆی بکاتەوە دوو ژمارەکە مادەم کۆد نووسی ئۆپرشنەکە کەوا دوو ژمارەکەم لە کۆکەوە پێمشاندەوە کەواتە n1 پلسی سپیس دەبیر نەکەی دابا پلسی n2 دەکەین وەروە ئیکۆی دەکەین بۆ من دەڵێم کاکە ئەنجامەکەت ریزڵت دەکسانە بچی یەکسانە بە ریزڵت ڤارێبڵ ریزڵت بۆ شێوازە بی شێوازە بەرداوام دەبم باش جەماعەت تەنها چ دەکەم دێمەوانم کۆی پێش دەکەم تەنها مەرجەکە دەگۆڕێ لێران نەشتە LF باشە وە لە جاتی پلس دەبێتە ماینەس لێرانش دەبێتە ماینەس دەمات کە ماینەس هەڵبژارد بە شێوازە بەرداوام دەبین ئەم جارە بابێن ئەو کۆپیکەین ئەو جارەگەر هاتوو یوزەرەکە چی هەڵبژار ئەگەر هاتوو جارانی هەڵبژار ئەوە لە بۆم جارانکە بەڵام وتمان لە بۆ جاران دەبی چ بکەین دەبی باکسلاشی لە پێش بنووسین اینجا جاران بەتەنێ هەڵ بنووسم جاران نابێت باکسلاش اینجا جاران باشەوەشتە بۆەوەی مەرجی کۆتایش بە بڵێن ئەگەر لە بۆ دابشکردنەکەی ئەگەر دوشتی دابش بکە لە بۆ دوژمارەکەم لە بۆ دابشکە دابش بە احتیاج دەنووسێ ئەگەر نا بە ئێلسی ئاخر پێویست دەکە بەڕای من چکە جوانترە ئەنی شتەکە جوانتر دەکە ئەگەر نا هیچ یەکداوانە بۆ کات دەڵێم invalid input کە من تەنها basic math operation ڕێگە پێدا لەسەر ئەو دوژمارێکەوە بی کە ئەنجامی بدەیت وات حاسبێکی سادەی بیسکە invalid input یاخود invalid operator باشە زەمان ئێستا گە بێت و پرۆگرامەکە ڕانکە ئێستا دەبی نابی مشکلێ هەیە تاقیکەینەوە شڵە مشکلێ نییە دوو ژمارە بنووسین بۆنە یەک بە دوو ئۆپەرەیتەرەکەی لەوانە دەڵێ هەربژێرە مثلا پلسمە هەربژار
تقب زانين مشكلة كده لتي للايني سي لايني سي كاها بالضبط لبيدم كده زمعة بس بيش انجي بأوي تساكم وزورنا عشرينها سبيس بيبدم ليرانا لبيدم كده فكي قبات كم اف اي هم زاري ولي بردكم في قبات كم اف اي بيت زمانة كي اگر دوباره كيني استاكا دو جماره يك دو اگر كوي هر بجيرم دو جماره كي كردو كرديا سي او زارگا دو جماره بونسوم يك مثلا يك بيك كميان كينوا دكات الصفر او زار دو جماره ديكا بوننا دو عفوا قرأت معك هالنوجة مشكلة نيا invalid operator operator هالنوجة operator هبوني نيا تعطي else بو تا او زار بعدو براني كموا معنا دو بدو هەڵدەبژێرم ژمارەکان وەروە دەمێت جارانیاکەن کەواتە جاران هەڵدەژێرم دقت زەما too many arguments لاینی 15 و 19 27 با بزانین مشکلەیان هەیە جەماعەت طبعا جەماعەت پرۆگرامەکە هیچ مشکلی نەبوو باشە لە بۆ دابەش هەموو ئیش دەکات بەس لە بۆ چ مشکلەی هەبوو لە ڕووی ئەکسپرێشن هیچ شتێک مشکل لە هەمووی تەواو بەڵام لێرەنا تەنها لێرە کاتێککە لە بۆ جارانەکەی مشکلەکە بوو لە جارانەکەی کە دەمان نووسی بە شێوازە جارامە لێدەدا نەیدەناسیەوە مشکلە هەبوو لێ تەنها لە بۆ جارانەکەی توانی بە نووسین بیکەین هەت پێویست بۆش ناکە بکەین سترینگ وایان هەرێک لەوانە بۆ ناگە نووسی ئەدیشن نووسی یاخود سبستراکشن مالتیپلیکیشن دیڤیژن تەنێشتا نەش بکەین یاخود بە کورتی بۆ ناگەر ئێمی نووسی مالتیپلیکیشن ML نووسی ئەو بۆ نعیشەکەمان لە بکە جەماعەت ئەگەر دەبشاکەینێ بازارم دابەشەکەمان تاقیکەینەوە دوو بە دوو دەنووسم وایانە جەماعەت ئەو دەمەوێت جارانکەم ئەوە کەواتە دەنووسم چ دەنووسم ML ئەگەر بمێن جارانکەم باشە ئەوتە بۆ چار ئەدێگەر لە بۆ دابەشەکەی بکەم لە بۆ دابەشەکەی بۆنە دوو ژمارە دەنووسم بۆ منە نۆ دابەژنەوە کە دەکاتە یەک وایاننا نۆ دابەژنەوە لە پاشان دابەشی هەژێرم زانە دەکاتە یەک ئەو بۆ شێوەی بڵێن بیسک کاکڵیترمان دروست کرد باش جەماعەت ئێستا بابێمە باسی فۆر لوپ بکەین باشە باسی دێن باسی فۆر لوپ دەکەین بەڵێن لوپ فۆر لوپس باش چۆن تەمان نەبوو شێوازی یا سینتاکسی نووسینی فۆر لوپ بە شێ شێواز دەنووسێت جەماعەت شێوازی یەکەم بابێین باسی بکەین بۆ منە echo بۆ منە first وەی جەماعەت ئەو ڕێگە یەکەم چۆن دەنووسێت بۆ منە دەنووسین فۆر و لە پاشان var یاخود ناوی vارێ بڵێک باشە هەر ناوی مەسەلەن فۆر نمس باشە ژمارەکان مەجموعە ژمارەکە in لە پاشان in اینجا کۆمەڵە ژمارەك باشە بۆ منە ئایتریشنەکە ئەینسان ئایتریشن دەبێت بۆ منە ئایتریشنی یەکەم دەوێت دووم دەوێت سێرم دەوێت چارم دەوێت پێنجم دەوێت باشەش ئایتریشنی بەس باش زەمان ئەو بۆ نایان بە یاوە ئەوەن دەبی و لە پاشان دێم چ دەکەم سینتاکسەکەی فۆڕەکەت نووسی بۆ ناوی vارە بڵێ چی بزەن نەمز تعریف کرد کاتە in لەو ئایتریشنە ئایتریشن 1 2 3 4 5 6 کاتەش ئایتریشنە لە پاشان دەنووسی دوو واتە شتێک ئەنجام دە دوو اینجا ئەو شتێکەوە دەتەوێت ئەو کۆد پارچەکەەوە دێکەوە تێڕەنی بکەین بۆ من دەڵێم ئیکۆ بە ئیکۆ بکەم ئەکۆ بۆ منە وێلکەم یاخود ئایتریشن باشە مەسەلەن نەمز تەواو دەکەم نەمز ئایتریشن نەمز iteration باش جەماعەت ئەو بۆ نوای تەنبین شەشیوا بە شازە بکەین ئەوە لە بۆ ئەو بۆ نوای باشەوەرە بە فۆر لوپی دواتر کە لە کۆتایی فۆر لوپەکەی دەنی دەکەیت دەن واتە تەواو بیت باشە دەن فۆر مەرجەکەت بنووسە ئایتریشن شتەکان دواتر دوو ئەو کۆدێکەوە دەتەوێت لەناو دووەکەی وەرە لە کۆتاییدا دەن دەنووسی ئێستا بێت و ڕەنی بکەین دەمەشا دەکەین first way iteration یەکەم دوو پێشەم هەرێک لەوانە ئایتریشنەکەی تەبا کرد هەرێکەوت لە لاینێکی نوێ جەماعەت چونکە کاتێک ئەوەی تاو دەکات دێتە سەر ئیکۆی دووەم 1000 دەستە لاینێکی نوێ لە پرۆگرامەکەمان باشە ڕێ سینتاکسی دووەم ئەگە بێت و باسی بکەین سینتاکسی دووەم شێوازی دووەم ئەویش بریتە لە چی بابێن ئەمان ئەوەندە بکەینە زەوان بکەینە کۆمنت ڕێگەی دووەم ئیشەم بۆش نییە کەواتە دەنووسم ئەکۆ second way زەمان ڕێگەی دووەم بە شێوازەیە سینتاکسی دووەم مەسەلەن دەڵێم فۆر
باشا ناي variable قولنا نمز يعني هاشتاج زعما باشا مثلا نمز يعني var in لباشا او رجع كادت دياري دكي لمان كيرلي بريس دياري دكي مثلا دمي اتريش نكا كلا جمارة يكتا ديبي يك كواتا دو عشان دو دوت دكي يعني هتا او دو دوت يعني هتا لباشا دا كواتا يكتا ديبكا كواتا دا iteration دبي ليكتا دوان هي يو سيتر هتا دي هەردووچیان دەکات طبعا هەمێک هەم دێگەش دەکات لە باشن دوو هیچ پێشترێ ئەو کۆ دێگا دەتوێ مثلەن ئیکۆ مثلا ئایترێشنەکان iteration num ژمارە iteration مثلا nums بەو نوعی پاشان لە کۆتایی دەنی دەکەی ئەگە بێت و مستاوی ڕام بکەین هەمان شێواز بەڵام دا ئایترێشنمان هەیە بە خۆم دیاریم کرد ڕەنجەکە لێگەتە دەیبوو باشە لە هەر جارێکیش بێ ئەو ژمارەی بەڵێن طبقە وەکووە ئای تەباکەین لە پرۆگرامی لەنگویجەکانی دیکە ئەبێن سینتاکسی سێمی باس بکەین دێن لێرانە ئەو کۆپی پێیس دەکەین زەما ئاسان گەین شتەکان باشە باش لێراندا ڕێگەی سێم ئەویش وەکو پرۆگرامی لەنگویج شتەکانی ترە بوون ئەگە سی پڵاس بەکاربیان جاڤاسکریپت بەکاربیناوی بۆ شێوازەیە ڕێگەی نووسینی کەوانە کەواتە دەبڵ کەوانە طبعا دەبڵ کەوانە بکەوە جەماعەت باشە و لێرە خۆی بۆم دروست دەکە بەڵام تۆ گەر تێکسەرەتەکە زۆر پاوەرفوڵ نەبی دەبی بە خۆت کەوانەکان نووسی دەبڵەکان لێرانە شتەکان دەنووسی مەسەلەن هیچ پێشترێ لێرە پێویست بە سپەیس و شتانە زۆر گرنگ پێوەندی احتیاجی باش جەماعەت مشکلە ناوی ئەو پرۆگرامی لەنگویجەکانی دیکە کەواتە ئایپل ئێکسانە بێگان سێ بەشمان هەبوو سێ بەشمان هەیە لەو نوع فۆڕێ لە سینتاکسێ مثلا ئای فۆر بەشی یەکەم ئینیشاڵایزکردنی کاونت بڵێن ئایترێشنەکەت ڤایرڵەکە هەر ناوچی دەنێ ئای یەکسانە بێ کەواتە لێش دەست پێ دەکا مەردە چ وەختێک ڕاوەستیت مەرجەش دەدێ بەشی دۆ مەرجەکەیە باشە نێوانیان چیە بە چیا دەکەی بە سەمای کۆڵن ئای بچووتور یەکسانی بە 5 باش جەماعەت مەڵ پاشان ئای پلس هەرجارە و ئایەکان لە بۆ ئینکریمنت کە لە بە هەر ئایترێشنەوە کاتێکەکەم جا یەکە پاشەوەی ئەوی کۆی کرد ئەو جار دەبتە پلس دەبی دەبتە دوو ئەو جارە ئەوی تەبع دەکاتەوە دەبتە سێ بۆ شێوازە تەنجاویشی دەکات لە یەکە تا پێنجی ئا پێنجیش دەکە بەڵێ چکە یەکسانە بەگەدایە ئێستا کە بێت منە ڕێکم زانانی مشکلی هەیە نا زانانی مشکلی نییە دێ طبعا دەبی بزانین من لەبیرکی دێ دەبێتن کە ئایەکە بزانین نەمان تەبەکردی دەبی ئای تەبەکەم ئای گازکەم وتکە لێرە من ئایا ڕێنێکی ئێستاکاتە نێم یەک دوو سێ بۆ شێوازە ئەو تا شتەکانی لە بۆ تەباکردین بەبێ مشکلە ئەو شێوازی سێم بوو داین سپێس شتی لە خۆدانە بەڵام مشکلە نییە بەڵام لە ویتکان زۆر دەبی ئاگاداربی ئەگەداریگە سپیسی هەیە نیتی بەڵام لە دەبڵکەوانەی مشکلت نییە تاوان تاین لەو ئەکسپرشنیش بەکاربینی جەماعەت لە بۆ ئەکسپرشنی تاوانێک شتان فێر بکەم جەماعەت ئێستاکە لە بۆ ئەکسپرشنی ئەمن مەسەلەن ئەگە بە بیرتان بێ مەسەلەن ژمارەکەم هەبوو گریمان ڕیزڵت ریزڵتمە هەبوو مەسەلەن دوو ژمارەم هەیە لە ناو کۆ کردەوە پێشتر تۆم دەنووسی گوتمان دەبی چۆن بنووسی بۆ شێوازە ئەوکو هێمایەکو سینگڵتیشن EXPR اینجا مەسەلەن N1 سپیس کۆ مەسەلەن ئەگە کۆکردنەوە بی یان مۆد بی هەشتاگی مۆدیش دەبی باش جەماعەت مۆد بۆ شێواز دەنووسێ ئەو مۆدە مەسەلەن با کۆکەی بنووسینەوە ببرن بۆ شێوازەوە یان ئەو هاوان دەنووسی بەڵام ئەگە بمێ هەمان شت بکەم بە شێوازی کەوانە چ دەکەم دەنووسم ڕێزاڵ یان ڤایرڵ کاتێ خەزنیکەی لاو دەبڵ کەوانەی بکەوە جەماعەت کە دەبڵ کەوانەت کردووە لە پێش دەبڵ کەوانەکەی دۆلارێکی بکە اینجا دەبڵ کەوانەکان بکەوە اینجا ئەو شتێکەوە تێبنووسی سپیسی دەی نادی لێرە مشکلێ نێوچی تازە پێم گوتن مثلا N1 N1 کۆ N2 لەوانە پێشتی پێویست ناکات دۆلارێک لە پێش نووسیلۆ لەبەر لێرە دۆلار نووسی لە پێشکەوانەکانی لە بۆ هەمیان دەگەڕێتەکەواتە لێ ئەو زۆر ئاسانترە بەجددی کە وەکو نزیکە لە C++ و JavaScript و ئەو پرۆگرامی لەنگویجەکانی تر باشە ئەو بۆ نوعیتانی ئەو شتەش بکەیت جەماعەت باش واز لێ بینین بابین ئەندێکی تر باسکەین ئەو جارە بابێن بوورمە ئەمەش لا بدەین جەماعەتمان بۆژنەوە مەسەلەن ئەمە هەلادین چمان بانەوە زەمان باش
دين مثلا چۆن بتوانین سترینگێکمان هەبێ جارە با سترینج باشکەین لوپ 3 سترینگێک بکەین بۆ نمونە echo count مثلا پرۆگرامەکەمان کاونتی ژمارەکان وەردەکان دەکەن لە ئەوە چی لە باو سترینگێکی count a text words ياخذ number of words in a text دەڵێن for ناویدنم word وێنە یان نایڤار هەڵ ناوە گوگڵمان in سترینگەکەی بنووسە مەسەلەن سترینگەکە بێکەس حسێن عەزیزە باشەن دوو ئەو شتێکەوە دەتەوێ ئیکۆی دەمەوێت بکەم ئیکۆی word کاونتەرێک تام دروستکەم شتە وشی یەکەم بۆ شوازێ دەوێت کاونتەری بینین word دەکەم لە بۆ تەباکەوەیاننا شتە وشە بۆ شە لە بۆ تەبا دەکەوەنی هەم بێکۆ تەبەکە لە کۆتایی دەدان لەگاسی پرۆگرامەکەمان کەین جەماعەت دەڵێت چی دەڵێ word ئۆتە 3000 وەرد دووبارە کردەوە جار یەکەم بێکەس حوسێن جاری دێمش حەزیز هەمزانە وشە بە وشە لێ بۆ سێ ئایتێشن کەواتە ژمارە ئایتێشنەکان پشت بە سپەیسەکان دەبەستی واتە چەند وشە هەیە دەتوانێت بۆکو جوانکاریەک شتێکتان فێرکەم جەماعەت تانین کاونتەرێک دروستکەین یەکسان بێ بە سفەڕەوە کاونتەرە یاخود یەکسان بێ بەیەک با بڵێن باش جەماعەت لە یەکەم جار بۆی بتوانە مەسەن برێ وشەی یەکەم ئەوەندەیە باشە وشەی دێم بۆ شوازێ کەواتە مثلا لێرە کاونتەر تەوا دەکەم تا کاونتەر یەکە دواتر پاشەوەی جارێک تەوا کرد کاونتەرەکە زیاد دەکات پلاس بکەم نیە بەڵام ناتوانم بۆ شوازە بنووسم جەماعەت مادەم پلاسی دەکەی بگومان پێویست بەوەی نییە کەەوەی بنووسی تا لێوان دەڵکەوت کەوانی بنووسی زۆر ئیش دواسان دەکات جەماعەت لێوان دەڵکەوت کەوانی بنووسە پلاسیکە تاوەڵەوەی پلاسەس دەکا لە پاش ئیکۆیەکەی هەراتێشن لە پاش ئیکۆی تەڵەکردنەکەی ئەستاکە بێت و ڕەنی بکەین زۆر جوانتر دەی وشەی یەکەم بێکەسە دووەم ئەوەیە بە شێوازە باشتەمان ئەو توانی شتێکی لەو شێوازش ئەنجام بدەیت دەگەر بوومە لە نێوان دڵ کۆتیشن بیگەون لێرانە دڵ کۆتیشنێک بنووسم لێرە دڵ کۆتیشن بزانیت مشکلی هەوو چ خۆتیان نا دەڵێ کاونە تەکس وەرد بێکەس ئەمزانە وەکو یەک وش حسابی کردکە جەماعەت ئەگەر دڵ کۆتیشن بنووسی وەکو یەک وش حسابی دەکەم بێکەوە تەواو دەکەوتەوە بەڵام ئەگەر جیای کێوە نادڵ کۆتیشن نووسی هەمووی وەکوە بە مەجموعە وڵەکە دێن شتێکە دابێتێ هەموو زیاد دەکاتەوە طبعا شتێشتر ئەگەمانە ئینفینیت لوپ بنووسین ئینفینیت لوپ باش جەماعەت توان ئینفینیت لوپ دەنووسین بۆ نتوانین دەنووسین چ فۆر لێرانەگە ئەو دوو جۆری کەوانەکە بەکاربێنین دێنستەکان دەنووسین فۆر باش لێ سپیس بدەنێت مشکلێنێ لێرانە لە جاجی کۆندیشنی شتەکان تەنها دەبڵ ئەو کات بکات دەبڵ سیمیکۆڵنی بکەتەوە مثلا دوو ئیکۆ هەڵە وەرد ئێستا بێ پایان هەڵە وەردم لە بۆ تەوا دەکات پرۆگرامەکەم کراژنەکە باشە بەڵام تاقی بکەینەوە anyway جەماعەت ڕاناوەستی کۆنترۆل سی داگرن ڕادەوەستی بە کۆنترۆل سی ڕادەوەستیەکان ڕاناوەستی هەر تەباتەکە دووبارە دەبتوە هەموو جارێ باش جەماعەت ئێستا کە جەماعەت ئەمە فۆر و کندیشن ماخوانە ئێستا بێ پرۆگرامێک دروستکەین و دوو تێکەکەین بۆ منە لوپێک دەکەم دەڵێم کاکە لوپەکە بەناوی ئای ڤارەبڵەکە لێک هەتا پێنجی بەکەی خۆتە جەماعەت کامی بەکاردێنی ئایا دووکەوانەکەی بەکاردێنی وەکو سی پلاس و زمانەکانی تر لێ ڕاهاتی یان ئەوی بەخۆت دەنووسی 1 2 3 4 5 بۆ شێوازە ئەمن ئەو شێوازەم زۆر پێ باشی یەک لە هەمی ئاسانترە بەڕای من لەو حاڵەتێک ڕێمەودایەکت هەبی ئەو بەڕای لە هەمی ئاسانترە چکە یەک هەتا پێنجە نەپێویست بە پلاس یان نازانم چ بخۆی لەوت دەکا زۆر ئاسانە کاتە فۆر ئاین یەک هەتا پێنج کەواتە ئەو تێشتەکە پێنجە دەمێت بکەم دەمێت کاکە مەسەلەن مەرجێکی تۆ زوو بەستادن بەگەر هاتوو تەرمەگەر هاتوو ئایەکە ئف ئامزانە لەنا فۆڕەکەی کەواتە دوی فۆڕەکەم نووسی ئینجا مەرجەکەم دادنم جەماعەت ئف ئەگەر هاتوو ئای چێک دەکەم ئای ئەگەر هاتوو ئای $2 بینمەوە بینەکەی ئای یەکسان بوو بە 5 then جەماعەت چ بکە مەسەلەن ئیکۆی چ بکە دەڵێم I is شتێک زۆر پرۆگرامێکی زۆر سادە is equal to 5 باش زەمان is equal to 5
ئەگەر یەکسان نەبوو ببێن بتانی ئەڵفیشی بدەمێت جەماعەت باشە ئەوش دەبیتن باشە جەماعەت بەس بە ئەلفی نەدەمێت تەنها ئەلزبی باش جەماعەت یاخۆ تۆ لەوتانم چێک بکەم شتێکی جوانتر دروستکەین بەزاری ئەو هاوی جەماعەت بەزاری ئەو هاوی else ئیکۆی چ دەکەم مثلا I isn't equal to 5 is not equal to 5 تا بابین دەبی سەرەتا کامە قەپاتکەین ئیفەکە قەپاتکەین دواتر ئینتەرەشکە بکە ئایدنتیشن وەرە خوارێ وەرە ئێرە باشترەوە جوانترە دانی بکە باشە دانی کات بڵێن چ کۆتای پێبینە ئەو کۆتای پێدێنین باشەوە شوازە لوپەکە فۆڕەکە ئێستاگە تە ڕانی بکەین دەڵێت چێ یەک ئزن equal to 5 دوو هەیەک چێک دەکە هەر جارە و ئایتەشنە و ئایەکان چێک دەکە ئایا یەکسانە بەیانە بەزەوە پێنجەم یەکسانە بە 5 توانم کەمەک جوانتری بکەم جەماعەت دەرمەگەر هاتوو مەسەلەن نەگەر هاتوو هەموو ژمارەکان چەکەی یەکسانە بەیانە بەڵام بۆ هێزبەوە ناکەگەر مەسەن ئەگەر ئایەکە گەورەتر و یەکسان بی بەسێ دەڵی گەورەت یەکسانە بەسێ بۆیاننا کەواتە ئەگەر هاتوو گەورەتر و is equal یاخۆ ئی چدا دەنێ مەسەلەن greater than گوتمان ئەو دوورە کندشانەمانە EQ equal to not equal to greater than less than greater equal GE ئەگەر گەورەتر و یەکسان بی بەسێ مەسەلەن گرێتر یەکسان بی بەسێ بەڵێ کاکە is equal باشە مەسەلەن دەڵێ گەورەتر و یەکسانە بە کورتی بنووس تاقەتمانە مەخزن پێویست ناکەم یەکسانە بەسێ مەرجێش دەدانێن بۆ نمونە LF ئەگەر نا ئەگەر هاتوو ئایەکە بۆ نمونە less than ئەگەر هاتوو ئایەکە لە سێ بچووکتر بکەواتە لە سێ بچووکتر بکەواتە less LT less than 3 ئەو کات then ئیکۆی چ بکە مەسەلەن I is less than 3 ئەگەر نا باش ئەگەر نا ئەگە گەورەتر بوو کاتە گەورەتر لە سێی بابرێ بەس گەورەتر باشە پێویست ناکە گەورەتر یەکسەی بابرێ گەورەتر لە سێ ئەگە بچووکتری بچووکترە ئەگەر نا یەکسانە ئەگەر نا I is equal to 3 باڕێنێکم سروددا ئەویان یەک بچووکترە لە سێ بچووکترە سێ یەکسانە بە سێ چار گەورەترە پێنج گەورەترانە پرۆگرامیش بە شێوازەمان توانین ژێ بەسیت فکرێکی بەسیت دروستمان کرد داوام پرسیارێشتر بڕونە find sum for 4 to 20 بڕونە سەمی ببینیەوە تا بڵێن کۆکراوەی تەواوی ژمارەکان لە نێوان 4 تا 20 واتە 4 تا 20 تێ ژمارەکان لە بۆ بەڵام تەنها لە بۆ only for even numbers تەنها لە بۆ ژمارە چ جووتەکان even number کەواتە دەبی ژمارە جووتەکان ببینی ژمارە جووتەکان دیتەوە تەنها بە ژمارە جووتەکان دەی سەمەکەیان دەبینیەوە پێنج سوودە فۆڕلو بەگرین جەماعەت دێم چ دەکەم جەماعەت لە دەرێ مادەم دەمێ سەم بدۆزمەوە دائیمەن سەم دوست بدۆزێ کاتە لە دەرێ پێویستە سەمی تاریف کە یەکسان بچەند یەکسان بە مادەم سەما یەکسان بە سفر باشە ئەگەر ئاڤرج بوو یەکسامی بەیەک باش جەماعەت لێرانە سەم تاوان ئاڤرج دەکاتە سەم جارانی ژمارەکان کۆی ژمارەکان باش ئەوەش سەمیشە دەکاتە کۆی ژمارەکان ئەوش دەکرێت ئاڤرجش دەبی بزانین باش لێرەنەگە فۆر ئەنیاستانە بەبستم باشە فۆر لە چاری هەتا
بیستی ئەو پرۆگرامەکە بۆ شێوازەیە کەواتە لە چار هێتا بیستی دەکەم ئەو شێوازیان زۆر ئاسانە دەبی ئێستا ئیشی من ئەوەیە چ بکەم دەبی چەکەم ئایەکە دەبی چەکەم کەواتە ئایا بۆ شێواز دەنووسن دۆلار دەبی چەکەم ئایا کەپیتاڵیان ئەو بڵێن نافۆن جووتیان تاکە تامان لەبووی ئەو شتەی بکەی جەماعەت ئەدەتوێ بڵێن ئەکسپرەشن بەکاربێنی دوو شێواز دەکرێت جەماعەت باش جەماعەت کەواتە بە دوو ڕێگە دەکرێت بە جەماعەت هەردوو سینتاکسی باز دەکەم لێرە چەکەین یان بە شێوازی خۆمان با بڵێن XPR-ەکە بۆ شێوازە کەواتە دەبی ئای ئەمە چ بکەم نرخی ئای بینم لە هیچ حەز ناکەم تەنها نرخەکەی دێنێ دەبی چەکەم مۆدوو مەگرت ئایا یەکسانە بە سفڕیاننا چکە چ ژمارەك جووتاکە ئەو ژمارە دابەش دوود کردو واتە مۆدی دوو دۆگرت دابەش دوو دۆکرد و هیچ ماوە نەماوە هیچ ماوەک نەماوە ماوەکرێ سفڕوانی جووتاکە ناین تاکە کەواتە ئای دەینم سپیسێک دەکەم دەی سێژگەکەدار بە مۆدی دەنووسم مۆدی دوو وەگرم کەواتە ئەگەر ئایم هینا مۆدی دوو مەگرت بەڵام لەبیر نەکەی جەماعەت XPR expression دەنووسی دابەش دووکەی ئەگەر یەکسان بوو بە سفڕ جەماعەت ئەو وەختی ئیکۆی چ دەکەی مەسەلەن هەلۆ فشەی جارێ لە خۆم پرۆگرامەکەمان دەڵێ مەسەلەن ئەو ئایا ئەپۆن is even ئەو بزانم تاوایاننا باشە با چێکی کەیم بزانین تاوایاننا مەسەلەن دەڵێ ئێستا 4 ئیڤنە ژمارە دوتەکان پێ دەرێ 6 ئیڤنە 12 تا هیچ مشکلینە یاخود بەرەگایشتر دەکرێت جەماعەت باشە بەرەگایشتر دەکرێت ئەویش چییە لە زیاتی ئەو بەکاربێنم تان چ بکەم دەتوانم هەر ئەو کاوانەی بەکارێن مەگە حەز لەو کاوانەیە تەنی ئەو کاوانەی بەکاربێنی جەماعەت لێرانە چێکی چێ دەکەم من چێکی ئای دەکەم مادەم ئای دەکات درێم ئەگەر ئای جەماعەت مۆدی دوو مەگرت یەکسان بوو بە سفڕ ئەگەر و کاوانانەش بڵێن سپیسانش دەنووسین بەزا مشکلی نابێ بە شێوازش دەبێت غاڵت نەبمەڵ تاکەینەوە بزانە تار ئیڤن شەژیڤن بەش شێواز دێ بەڵام کامی ئاسانترە جەماعەت ئەو ئاسانتریان ئەوەی XPR بنووسی و نازانم چ و لە خۆت گرانکەی گەیف خۆتە بەڵام من ئەوە بەکاردێنم باش کەواتە ئەگەر ژمارەکە جووت بوو ئێستا دەبی چ بکەم دەبی دیبینمەوە دەبی سام بگۆنمەوە گوتمان لە بۆ ئەکسپرەشنی بەش دوو شێواز دەبێت شێوازی کەوانەکەشم باس کرد دەتوانم ڕاستەخۆ بڵێم سام ئاسام بەدەرێت تاریف کردی کاو سفرە دەکاتە چ سام جەماعەت لێرە دەن دۆلار بنووسی و لێرە ئایەکەی دەنووسی کە دەکاتە سام کۆ ئای وایە دەبی کۆی کەمە هەم جارێگە خۆی یان دەتوانی بە شێوازە بنووسی جەماعەت باشە یان دەشکرێ ئەو بە کۆمنت دەنووسمەوەی دومیان دەشکرێ لە خۆت بە شێوازە بنووسی بۆ بنووسی سام یەکسانە ئەپەناوی سپیسی هەبی یەکسانە بەچی لێرانە بەو کەوانەیە بۆ هێمایە XPR EXPR و لە پاشان دۆلاری سام کۆی ئەوە سپیسی دێ دۆلاری ئای بەڵام ئەو هەموو سپیس و تەرتیباتی دێ ئەو چەند بە ئاسانی شەکە لێ دەکە کامی ئاسانترە خۆتان بڕێ بدەن تا ئەو بەو نوعی ئیشەکەی دەکەین دواتر چ بکە ئایا ئیکۆی سەمی بکەنا ئەم دەبێت لە کۆتایی پێویست ناکە لەتان لێرە بکەم هەر جارە و هەر تێشنەژی ساڵەکەم پێشان دەکات چەند زیاد دەکە با هەردووشی بکەین جەماعەت با بە لە دیاری باشە مشکلە نییە کەواتە لێرە پێویستم باوانەش نیوانە هیچ پێویستم باوانە نییە بەو ئێڵسەش نییە لێران تانم ئیکۆی چ بکەم ئیکۆی مەسەلەن سام بەڵام سەمی چەند سەمی ئای دەنووسم سەمی ئایەوەبی بە جوانی لە بۆم ئەوە بکەین بزانم کام سەم باشە سەمی ئای یەکسانە بە سەم بۆ شێوازە لە دەرەوە دێم دەڵێم کاکە ئەکە و تۆتەڵ سەمیە هەسەم بخۆی سەمە تۆتەڵمەتە نییە هەر خۆی سەم دەکات بەڵام جوانکاری باوە سەمیکەین لەگەوێت کرێوان تێکەڵ نەبێت ئەگەر ڕێنێکین ئێستاکە دەڵێت چیۆتا چاری کۆ کردەوە لەگەها چار لەگە شەش کۆ کردو بۆ دا کۆی کردەوە بۆ شازاخی دەکاتە دۆشت بە شێواز دوژان تا بماکە گەنە بخۆی لە پرسیارەی تەنها ئەوەی دەوێ
چی دەوێ تەنها ئەوی کۆتایی دێوەتە بە شێوازە تەنها نرخەکەی 18 ئەنجامەکەی دۆتۆنی حەکسی کێ ئەگە تاک بوو دەگە ژمارەکە تاک بۆ وەختی دەمەرجەکەی پێچوانەکەی واش زەمان ئەو کات بە شێوازەکە تاکەکانتان تاکان دەدەین یاخود دەتانی لێرانە وتمانتانی چ بکەین بزانم لێرە بوو دەمان نووسی هەڵە نەبووم ئەبزان بە شێواز دێتنەوە چش دەی بکە ناوە نییە چیتکێ باشە لێرە مشکی لێ بزانین بزانین لێرە چ ڕوودا نابێتە تا بە شێوازە وتمانکە تاک بێت لێرەتان بنووسی یەک باشەیە هێز مشکلەشمان نابێتن باش زەمان ئێستا بین nested for loop باسکەین زەمان nested for loop nested for loop nested for loop for لەناو for باشە واتە لوپ لەناو لوپ بۆ نمونە دەنێن for I کام ستەکس بەکاردێنێکی بخۆتە زەمان بۆ منە for هەشت ئۆپرێشنێک بیتان لە لای بگەی هەرمەجێکتە بێکە دەر بۆ بزانە بۆ من دەمەوێت for I یەک هەتا سێ بکەم بەتا یەکەمیان بە وەکو ڕۆ کۆڵۆمایە گریمان سێ ڕۆم هەبی لەگە سێ کۆڵۆمی با یەکسان بن دوو لە پاشان لەناو دووەکە اینجا فۆڕی دوم دەنووسم for بۆنم لە بۆ j in دەمێ ئەوی شتێک ئێکە تا سێبی بەو شێوازە دواتر دوو دەکەم اینجا echo یاخۆت ئەو کۆدێکەوە دەتەوێت بیکەی لە فۆڕی دوم بەگادار بە هەتا فۆڕی دووەم تاوا نەبێ ناسێتەوە سەر فۆڕی یەکەم فۆڕ یەکەم سێ ئایتریشنی هەیە بەڵام هەتا لە ئایتریشنی یەکەم هەموو ئایتریشنەکانی فۆڕی دووەم نەکان ناسێتەوە سەر ئایتریشنی دووەم ئەم شتە لەبیر نەکەی باش لێران ئیکۆی چ دەکەم مەسەلەن بەکەی بخۆم گریمان بابێنێک سەرەتا ئیکۆی j بکەم باش چەمان یاخود ئیکۆی ئای بکەم ئای و j بێکەوە جوان تێبگەم لە مەوزوعەکەی بزانین ئای مەسەلەن ئەوەش j بۆ شێوازە و ئێستا ئەو فۆڕی دووەم جەکەی ئەو تاوا بوو دەن پاشان فۆڕی ئاکەش تاوا بوو بۆ شێوازە لە دەرەوە باشە ئێستا گەر بێت و پرۆگرامەکەمان ڕەم بکەین ئەوکو دەبینین سیلیاتی جەمال یەک دوو یەک سێ بۆ شێوازە بابێن کەمێک بینە پێش زۆر دوورە بەجددی بۆیە من ئاها باش ئایسکێشین ئۆکێ کوسێ دیکەین جەماعەت دەبینین یەکەم جەر ئای یەکە جەکە ژەکە ئای یەکە جێ دووە ئای یەکە جێ سەیە دواتر جێکە تەواو فۆز دەبی ئەنی تاوا خلاص دەبی دیتۆ سەر ئاەکە زیاد دەکەوتەر ئاەکە دەبتە دوو جێکە یەکە دووە سەیە ئەوجار دەبتە سێ یەک دوو بۆ شێوازە شەکە ڕۆتۆکە و تازە سەرەتا باسی کرد چۆنکەوە کار دەکاتن باش ئەگە بێت و بۆ نمونە بەتەنها جێکە تەپاکەین ئاسانتریکەین تەمات یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێ سێزار یەک دوو سێ تەپا دەکە لەبەر سێ ڕۆمایە بەڵام ئەگەر بۆنەکە بکەمە چار وەختی چار جار یەک دوو سێ تەپا دەکە یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێ بەڵام بە گرانترینەکەین وازەح بێت لە کاتی بینینی بۆ دەگەڕێنەوە لێران دێن چ دەکەین لێرانە واسەرتاوەی تەباکەینەوەیان پێشش نیوزەتکەین دێن ئەگەر بێت بڕم بۆ نووسین ئەوە ئەمن پێویست بۆی ناکە ئەسڵن تەنها دەنووسم جێ لێرە نەگەر بوومە شتێکی وا بۆ شێوازە بکەم زانم چۆن تەبا دەبێت تەباکردنەکە زانە هەر بە هەمان شێوازە سۆڕەکەی نەکرد ئەگەر بێت بۆ منە -n بنووسم لە پێشی -n لە پاشان j باشە دەمات کو تەبا دەبی لە دوویەک تەبا دەبی تەمەشای بەڵام ئەگەدار بە ئەگەر لە نێوان دەبڵ کۆتیشن بینووسی بۆ شێوازە تەبا نابێت بزانم هەڵە نەبم بزانە بۆ شێوازە نابێت کە ئەوە ئۆپشنە لێ دەبی لە دەرێبی دەرێکە ئەوەی باشە ئەو مشکلی دەبێت کۆتش نەتیاتی بەڵام ئەو -n یعنی هەمووی لە تەنیش یەک تەباکەوکە دەبینی بەڵام زۆر ناشیر نییە با چ بکەم پاش هەر وەختێک هەر جەیەکی تەبا کرد با چ بکاتن بە سپیسەکە بێ لە نێوانیان سپیس دەبی سپیسەکە لێوان یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێ ئەوە هەشتەشم کرد ئەگە بمێ بۆ منە پاشەوەی هەر ڕۆژی تاوا کرد ئەنی پاش ئەوەی جەکانی هەر ڕۆژی تاوا کرد بۆ منە یەک دوو سێ یەکەمی تاوا کرد بتە لای نێشتێ دواتر یەک دوو سێ تاوا کرد لای نێشتەوە شازە کاتە چێن دەردەکەم
دەبی پاش ئەو دەنێ بکەم پاشی کا لێرە دەرهات لێرە تام چ بکەم ئیکۆیەک بکەم لێرە ئیکۆیەک بکەم مثلا ئیکۆ بەتاڵ یان تەنها نووسە ئیکۆ بەس نووسە ئیکۆ یاخود ئیکۆ بەتاڵ هیچ فەرقی نییە لای نیشتنی لە بۆ دەکات ئێستا کە بێت و پرۆگرامەکەمان ڕەنگکەین بزانە 1 2 3 دواتە لای نیشتن 1 2 3 1 2 3 بەو شێوازە بزانێت بەچێت شێوازێک بەر شێوازێک بتوێ تانی لە بۆ تەباکە توانی ماتماتیکی ناو بکەی ئۆپەرێشنە لەناو ئەنجام بدەی مەرجی ئیفی لە ناو بنووسی یعنی هەموو شتەکان تانی لەگەر یەک تێکەڵکەی و چەند نیشتی تریش ئەنجام بدەی جەماعەت سەری کە بزانێت چ بکەین مەسەلەن دەتوانین لێگە تا دەتەباکەین بوونە کاونتەرێک توانم دروستکەم لە دەرەوە کاونتەرەکە یەکسامی بە سفر یان بەیەک کەتمێ لێک دەسوێکە با لێک بی ئەفۆن هەب دۆلار بنووسین شەڵایزی دەکەی چ بۆ هەڵاگەڵای ژەگەوەیە شەڵایزکردن بەهیچ نەواک نابی دۆلار بنووسی لێراندا دێم تەبا دەکەم با بێم ئەولادەم بە هەمووی لە دوای یەکدی بەوتە لایەنێکی نوێ نەک لە تەنیجێکدی بەتر ئەوش دەکەم زانین مەتەلەجاتی ئەوەی دێم کاونتەر تەبا دەکەم بەڵام با نێوانیان سپیسەوە هەبی ئەگەر هاتنەیەکدی ئەو لە بە هەبی مشکلە نیە لەرە کاونتەرمێ وایانە جەماعەت کاونتەرەکەی تەبا دەکەم بەڵام ئێستا کە بێت و ڕەنێکم پرۆگرامەکە بەڵام پێشێنیوە خایەنکەمەوە ئێستا ڕوو دەدا ئەومانی ئەفۆن ئەوە SH دەدانە بۆ خۆی یەکێک سێ جار یەکێک لەوە سێ کۆڵە بسێەوەە بەڵاگە بمێ ئەمن کاونتەرەکە زیاد کاتە لە مجارێک گوتمان دەوەکەوانە کاونتەر پلس بە شێواز دەنووسین و لێرانە گبانجیکەن ئێستا 1 2 3 4 5 6 7 9 بزانین سەریکەین هەتا 9 ڕۆشتە پاشتوان بیکەینە 4 بۆ نەوزانێتە چەند ڕووا و کات 1 4 5 8 هەتا 12 باشە ئەگەمانێ لە تەنیش یەک تەبعیکەین لە تەنیش یەکدی تەبعیکەین جەماعەت توانین چ بکەین لە بۆ شتێکی وە ئەتوانین ئۆتۆ ماینەس ئێن بابی ماینەس ئێن بەکاربین کاتێک تەبعی دەکەین بۆی بینی تەنیش یەک ئێستا گەر بێت و ڕەنی بکەین بزانە هاتن 1 2 3 4 5 6 7 9 10 12 لێش ئەو یکەماندانەیە ها ئەگەر ویکەوینەکەین هەمووی لە تەنیش یەک لەبیر نەکەنە شتەی ئەوی کەوەری دەکە پاشە ڕۆوەچی ئێستا هەمووی لە تەنیش یەک دێ بۆ نەعاش دەبی بەڵام ئەوکەیە پاشە ڕۆوەچی بسەڵێنێکی نوێ ئەگەر بە شێوازە بزانەوەکان شێوا دەتوێت پلان شێوا بگەین باش جەماعەت و کۆتا شت بابێنێگە بێت و باس بکەین نوێژ دێن بابێن فانکشن دروست بکەین جەماعەت فانکشنێک دروست بکەین فانکشن باز دەکەین زۆر بەوستی باسی دەکەین تا سینتاکسەکە و نمونەی زۆر سادە فانکشن باش جەماعەت چۆن فانکشنێک دروست بکەین تاوان لەوە دروستکردنی فانکشن دەنووسین کیوەردی هەروکو پرۆگرامی لەنگویشەکانی تر یان زۆر بەیان با بڵێن دانی چی بەکاربێنین ئەوەش ناکە تەقەتمان بزانین لە ڕاستە بەوەی چاکەین سەرگەڕێنەوە باش جەماعەت بەردەوام بینەوە هیچ نەبوو دەمەنجامی کرد بوو بابێن فانکشنێک دروستکەین دەنووسین چ کیوەردی فانکشن و لە پاشان ناوێک دەنووسین بەنمونە با فانکشنێکیان بناوی گرێت یان بەناوی سلااو فانکشنەکە مەسەلەن ئیشی سلااوکردنە ئەکە مەسەلەن سلااو جەماعەت باشە ئەوە ئیشی فانکشنەکەیە وانە لە بۆی فانکشنەکەی بانکەمەوە کۆڵیکەمەوەی بکەم دەڵێن چی ناوی فانکشنەکەی چیە سلااو بەبێ بەکارهێنانی کەوانەکەی پێش ناکەرە هاونیچێتەوە تاکە سی بکەین زان چ ڕۆددا بزانە ئەوتە فانکشنەکەی بان کردەوە بمێ مەسەلەن 50 جار بانگیکەم ئەتانم فۆر لوپسی لە فۆر بکەم ویانە جەماعەتانە بمنە فۆر ئای ئین بۆ نمونە دەرم با 10 جار تەباکە ئەو شتەی کەواتە دوو سلااو لە پاشان دان باوە فۆر بەکەم شتابی گەست 10 جار تەبعی کردن سوودم لە فۆر لەو بەگرت دەتی بە 10 جار بخۆم بنووسمەوە ئەگە بمێ طبعاً لە با بڵێن لە فانکشنەکە ئارگومنتی بدەمێ
ناتوانن بەو شێوازە بنووسین لێرە فەرقی هەیە ئەیجی ئەوانە پرۆگرامینگیەکانی بەڵکو چۆنە پزیشنل پارامترمان هەیە باش زەمان ئەمەیان چۆنە بۆ منە دەڵێم سڵاو من بێ کەس مەسەلێنە کەواتە ئەرگومنت یەکەم پزیشنە پارامتر پارامیترمان هەیە چۆن دەنووسێت مەسەرەن $ساین یەک نالێدنم یەک وەڕقەمە تاشە و ئاند ئایم مەسەلەن یاخۆت و ئەمن و من ئەوەندە بۆ من ئەوەندا ساڵەمە باش زەمان کەواتە لێرە تا دەنێ مەسەن تەمان ئەیجەکە یاخۆت ئەرگومنتی دووەم نالێدن ڕقم دوو لێرەگەم مێ بانجیکەمەوە دەنووسم سلااو تەگەرها بانجیکەمەزان ڕۆدا دەرێتەها سلااو من تاوا نەکرێت لە بەرەی ئەرگومنتەکان دەکرێت بێبی دەمێ مەسەن ئەوەی یەکەمیان ئێستاەوەی یەکەم دەنووسم باکەس ئەوەی دومیان مەسەران دەنووسم دوو ئێستا سلااو من باکەس ئەو لە بۆی دەچی و من 22کەش لە بۆی دەچی ئەگەر بەکاری بینین زەمان سلااو من فەنەوە ئیشی نەکرد ئەوە دەبیت لەم دەبڵ کۆتێشن جێ بزانم بزانین توانان بینەکی دیێت تەواوە نزمشیلێکی نابی هەبی زەمان لەبێت تاقیکەینەوە ئەوتا سلااو من بێکەس و من 22 ساڵ باشە مەسەرەن ئەوە دەنیوانسیە ئەوە نوعی فانکشن بوو کاتە هێدەرم بەسبی چکە کراشکۆرسە نامێ شتێک باسکەین ئەگە نەشتی زۆر زیاتر هەیە و تەنها پارچەیەکی بەشێکی زۆر بەسیت بوو لە پرۆگرامینگ و بۆ کۆماندەکان شەل سکرپتینگ گەنە زۆر شتی زیاتری شەل سکرپتینگ هێدارم سوتانە بەرگر بێت جەماعەت بەهێ ئەوەی سوتانە بەرگرت بێت و توانانی بێتم سوودێکتان پێ بگەینم زۆر سپاس بە جێگرنتان خواتان لەگەڵ